خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێت. ئەم شەو لەگەڵ هاوکارانم لە شاری سلێمانی و لە هۆتێل تایتانیک هاتووین لەگەڵ خەمخۆرانی بواری پەروەردە گفتوگۆ بکەین. وەرزێکی خوێندن تێپەڕی و ئەچینە ناو وەرزی دووەمی خوێندن، بەڵام لە سنوورێکی بەرفراوان تا ئێستا دەرگای خوێندنگا و قوتابخانەکان نەکراوەتەوە. ئەمەش بۆ سوونی جیاوازی لێکەوتۆتەوە. کەس نییە لەگەڵ داخوازی و مافەکانی مامۆستایانی بەڕێز نەبێت. بەڵام ئێمە ئەم شەو هاتووین باسی ئەوە بکەین کە تەکبیرێک لە حاڵی ئەم زڕۆفە بکرێت. هەم مامۆستا بە ماندوێتی معنەوی و بە جیرفانی بەتاڵ ڕوو نەکاتە پۆلی خوێندن و کۆمەڵێک بەڵێنی بۆ جێبەجێ بکریان بەڵێنی پێ بدرێ و جێبەجێ بکرێ و هەمیش چیتر مافی خوێنکاران نەفەوتێ کە هیچ مامۆستایەکیش کە لەسەر شەقامە و ناڕازیشە حەزی پێ ناکات. لەگەڵ ئەوەدا قەرارە وە پێی زانیاریەکانی ئێمە کە بڕیار بدرێت. ئەو بڕیارانە چین؟ ئەبێت چ بڕیارێک بن بۆ ئەوەی بتواندرێت جارێکی تر مامۆستایان لەگەڵ خوێنکاران لە پۆلەکاندا بە یەکتر ئاشنا بکاتەوە. بەرنامەی ئەم شەوی ڕەهەند بە میوانداری هەرێک لە بەڕێزان مامۆستا عادل حەسەن، مامۆستای ناڕازی، مامۆستا بەخێربێ، مامۆستا نەژاد عەبدوڵڵا یاردەدەری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بەخێربێ مامۆستا، هەروەها دڵسۆز شەفیق زەنگەنە سەرۆکی ڕێکخراوی دابین جەنابیشتان بەخێربن، هەروەها مامۆستا دڵشاد میرانی مامۆستای ناڕازی، هەروەها مامۆستا دڵشاد مەجید سەرۆکی لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان، هەروەها لە ڕاپەڕینەوە مامۆستا محەممەد کەریم بەڕێوەبەری گشتی پەروەردەی ڕاپەڕین، هەروەها لاولێرەوە مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان. سوپاس بۆ هەموو میوانەکانم ببورێنە کاتانەگرم لە مامۆستا عادلەوە دەست پێەکەین. مامۆستا عادل ئێستا گەیشتوینەتە قۆناغێک کە قۆناغێکی زۆر هەستیارە. هیچ کەسێکیش ناتوانێت ماف نەدا بە ئێوەوە، هیچ ئێوەش ناتوانن مەسەلەن خۆشتان قەت خۆتان لەوە نەبواردووە کە بڵێن خوێنکار و قوتابی ئەبێ بەو شێوە بمێنێتەوە. چ تەکبیرێکی حەقیقی لەم زڕۆفە هەیە بکرێت؟ بەناوی خوای گەورە، سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆم دەرفەتە بە خێراتنی میوانە بەڕێزانەوە ئەوانشکە لە هێڵی پەیوەندیەوە بەشدارن. ئەم دۆخە کە ئێستا خوڵقاوە ئاواتەخوازی هیچ مامۆسایەکی دڵسۆز نییە لە هەرێمی کوردستانە و پێمان وایە تاوانباری سەرەکی لەم دۆخە کە خوڵقاوە بە سەردۆخی پەروەردەی هەرێمی کوردستانە هاتووە، تاوانباری سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەم دۆخە لە هەر وڵاتێکی پێشکەوتوو ئەتەم لە هەر وڵاتێکی دواکەوتوشە بووایە ئەبووایە بەرپرسانی یەکەمی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەستیان لە کار پێشایەوە، چونکە ناکرێت 3 مانگ پرۆسی پەروەردە پەکی بکەوێت تۆ بێباک و خەمساردانە ڕۆڵی بینەرێک ببینی کە لە شاشەکانەوە سەیریەکات. ئێمە لە ماوەکانی ڕابردووە بینیومانە کە حکوومەتی هەرێمی کوردستان، دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چەندین لیژنە و کۆبوونەوە و لیژنان پێگەنەوە کۆبوونەوەیان کردووە بۆ بەناو وەبەرهێنان کە هەموو وەبەرهێنانی لە هەرێمی کوردستانە کوربۆتەوە لە برنی شوقە بە ئاسمانە کە بەشێکی بریتە لە داگیرکردنی زەوی کە ئەو زەوی موچەخۆرانی هەرێمی کوردستانە بەشەکەی تری بریتە لە سپیکردنەوەی پاراویش کە پارەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە. بۆیە ئەم دۆخە کە ئێستا قوڵقاوە تاوانباری سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمە وەکو مامۆسایانی ناڕازی لە مانگی نۆوە لە زۆربەی خۆپیشاندانەکانە بەیاننامەیەکمان خۆندۆتەوە کە لە بەیاننامەکاتوان بڵم داوا لە مانگی نۆوە لە هەڵکی خۆپیشاندان کراوە تەکیدمان لەسەر 5 داواکاری سەرەکی کردوتەوە لە ڕوانگەی دڵسۆزی و خەمخۆریمان بۆ پرۆسەی پەروەردە، بۆی پرۆسەی پەروەردە بکەوێتەوە سەر ڕێگەی تەندروستی خۆی. ئەم 5 خاڵەمان لە داشتێکی فەرمیە پێشکەشی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کردووە. ئێستا تۆپەکە لە ساحەی ئەوانایە کە بە فێعلی داواکاری بەکرداری داواکاری مامۆسایان و فەمبەرانی هەرێمی کوردستان جێبەجێکەن. بۆ هیچ کەسێک نییە، بۆ عادلیش نییە کە لێرە دانیشتوم داواکاریەکان پەر بکات، یەک داواکاری لێکەم کاتەوە پێشمان وانە داواکاریەکان ئێمە قورسن لە توانای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە نەبن. پێمان وایە هەموو داواکاریەکانی ئێمە لە توانای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانن. بۆیە بە بۆچوونی ئێمە ئەبێ ئەم ساڵ یەکلاییکەرەوە بێ بۆ دۆزی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. چەندی جاروتومانە و لێرەش دووبارە یەکەمەوە. ئێمە بۆیە بایکۆتمان کردووە تا ساڵێکی تر و جارێکی تر بایکۆت نەکەینەوە. پرسی موچە بەڕیشەیی چارەسەر بکرێ، ناکرێ ئەم برینە هەموو ساڵێک هەڵباتەوە. بۆیە داواکارین لە بەڕێزان لە بەڕۆبەری گشتی پەروەردەکان
پشتیوانمان بن پێویست بوو ینی تاسە پشتیوان بوون پێویست و پشتیوانەکان زیاتر بێت ینی ئەم دۆخە پێم وایە گەر لێرەم لەم قسەم لێ قبولکەن ینی دۆخەکە ئەوەنە ناڕەحەت بووە 700,000 خوێندکار و قوتابی لە پرۆسی خوێندن بێبەش بووە ئەبوایە پێشتر ئەوان ینی دەستیان لە کارکێشاوە ئەم بارودۆخیان قبول نەکردایە کە بەسەر دۆخی پەروەردە لە هەرێمی کوردستانە هاتووە. ئەوە ئێرە حەقی مامۆستایە، بەڵام ئەی تەکبیرێک لە حاڵی خوێندکار و قوتابی کە ئەوان مافیانە فۆتێ ئەمە ئەبێت مەسەلەن بۆ چوونی بەڕێز لەسەری چیان قسەی بەڕێز لەسەری چیە؟ هیچ کەسێ بە ئەندازەی مامۆسایان دڵسۆزی قوتابی خوێندکار نییە. ئەم قسەیە بەدوور لە مزایدەوە بەدوور لەم بەرنامەیەش ساڵی 2016 کردومە لە بەردەم بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژاوای سلێمانیا و لێرە شائیڵێمەوە. ئێمە کاتێ بەلای قوتابخانەیەکە دەڕۆین وانیتیان ناوترێتەوە ئاگر لە هەناومان بەردەبێت. بەڵام ئاستا وەکو ئاماژەم پێەیە حکومەتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان داواکاریەکانی مامۆسایان لای ئەوان و پێشمان وایە داواکاریەکان قرس نین کە بریتیە لە پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی مەدەنی دامەزاندی مامۆسایانی وانە بێش دابشکردنی موچە کە لە 30 ڕۆژ تێپەڕ نەکات چارەنووسی ئەو موچوانەی کە بەناوی پاشەکەوت لێبڕین خۆگەنجاندن یاخود کە ئەم سێ مانگەی پێشوو ناویانەوە شایستە داراییە خەرج نەکراوەکان ئەبێت چارەنووسی هەمووی دیاری بکرێت ناکرێت ئەم موچانە ئەم کابینەی بۆ کابینەی بسپێرە بەداخەوە حەزەکەم لێرە لەسەر موچانە قسێ بڵێم ئەم کابینەیە بە شێوازی قساکات کە کابینەکانی پێشوو کورد نەبوو بن یعنی زۆر کە زۆر جاڕێمە ناچینە زێر قەرزی موچەخۆرەکان لە کابینەی پێشوو لە کاتێکدا ئەم کابینەیە قەرزی کۆمپانیەکانی کابینەی پێشوواتەوە قەرزی کە نەک کابینەکانی پێشوو لە هەوڵاتیان وەگرێتەوە ئەتوان بڵم قەرزی سەردەمی ڕێژەی بەعسیش لە هەوڵاتیان وەرەگرێتەوە بەڵام ئامادە نیە قەرزی موچەخۆران باتەوە بۆیە ئەبێ مەڕوونکرێتەوە خاڵێکی تر لە ئێمە خاڵی جەوهەریە خاڵێکی زۆر گرنگە ئێستا بەرەو ئەوە ڕۆین هەمواری پرۆژە هەسای بودجە لە پەرلەمانی عێراقا بکرێت ئێمە داوا ئەکەین حکومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێم لە بەغا ڕێگری نەکەن لەوەی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە ڕێگەی بانقە فەرمیەکانی حکومەتی عێراقیەوە دابەش بکرێت چونکە ئێمە متمانەمان بە دەسەڵاتدارانی هەرێم نییە هەر کاتێ پارە لە لای ئەوان بووە موچەی ئێمە دواکەوتووە لە ساڵی 2013ەوە کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کەوتەوە دەدەستی ئەوان ئەم قەیرانە سەری هەڵاوە بۆ ئێمانەیە موچەی ئێمە لە دەستی ئەوان ڕزگار بکرێت. ئەکید گفتوگۆی زیاترەکەی مامۆستا نەژاد بەڕێستان وەکو یاریدەدەرێکی بەڕێبەری گشتی پەروەردەی سلێمانی لەو نێوەندەدا کە مامۆستا باسی کرد مامۆستا عادل باسی کرد لە نێوان خوێندکار و مافی مامۆستادا هەردووچیان خاوەن مافن هەردووچیان ئەرکێکیان هەیە ئەبێت چی بکرێت هەوڵەکان چین بۆ ئەوەی ئەم کۆرسی خوێندنە نەفەوتێت ئەو تا مامۆستا عادل کە یەکێکە لە مامۆستا ناڕازیەکان لەمە دڵم ژانەکە کە بەلای خوێندنگایەکە ڕۆم کە دەرسیتیان ناخوێندرێت. سپاس دەستخۆشیتان لێکم سپاس بۆ ئەنجامدانی ئەم بەرنمەیە دەمەوێت لێرەوە زۆر سپاسی هەردوو هاوڕێم مامۆستا محەممەد و مامۆستا سوورام بکەم وەسەرجم ئامادەبووان دەستخۆشی لە مامۆستایان دەکەم کە بۆ ماوەی زیاتر لە 100 ڕۆژە پەیامێکی جوانە هەڵگرتووە کە سەرەتاییترین مافەکانی خۆیانن ئەوش خۆی دەبینێتەوە لە پێدانی موچە لە پێدانی ئەو شایستە دارایانێک کە لە ساڵانی پێشوودا بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخە ناهەموارێکە ڕووی لە هەرێمی کوردستان کرد بەگشتی هەر لە مەسلەی شەڕی داعش و قەیرانی دارایی و لە ڤایرۆسی کۆرۆنادا بەداخەوە ئێمە 9 ساڵمان تێپەڕاند کە دەتوانم بڵێم تەنها 2 ساڵیان خوێندنێکی مەزبوط بوو لە ناوەندەکانی خوێندا دیارە مامۆستایان ئەوە بۆ ماوەی 100 ڕۆژە خۆپیشاندانیان ئەنجام داوە چڵەدارێک کلێنسێک دەبێ ئاو لە دوای خۆیان بەجێنەماوە هیچ زەرەر و زیانێکیان نەبووە و دەستخۆشی لە هێزە ئەمنیەکانەکەین کە تا ئێستا هیچ جۆرە توندوتیژیشیان نەکردو بەرامبەر بە مامۆستایان حەقی خۆیانەکە داوای مافە سەرەتایەکانی خۆیان بکەن کە ئەویش خۆی دەبینێتەوە لە پلەبەرزکردنەوە و پێدانی موچە هەر 30 ڕۆژدارێک و دامەزراندی مامۆستایانی وانە بێژ بە شێوەی گرێبەست بێ یاخود بە شێوی هەمیشەی بێ ئێمە لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی هەوڵێکی زۆرمان داوە لەسەر ئەو مافانەی مامۆستایان و ئەوانیش بەشێکن لە ئێمە و ئەوانیش کادری ئێمەن و دیارە مامۆستایان نەبن ئێمەش نابین و هەموو پرۆسەی پەروەردە و هەموو وەزارەتی پەروەردە خۆی دەبینێتەوە لەوەی کە خزمەتی خوێندکار بکات لەبەرەوەی خوێندکار و قوتابی ئێستا چەقی پرۆسەی پەروەردەن و ئەم بارودۆخە ناهەموارەش ئێمە پێویستمان بە هەوڵ و ماندووبوونی دڵسۆزی مامۆستایانە خۆشبەختانە دەتوانین بڵین بەشێک لە داواکاریەکانیان ئەنجومەنی وەزیران هاتوتە سەرخەت و وەڵام دەدرێتەوە بەم نزیکانە
و چاویشمان لە دەستی ئەوانەکە ئەوانەکە وەڵامدانەوەکانیان بێگومان ئەوی زانیاری تێبگەر نەشیڵی لەبەرەوەی بەڵام ئەوەی بە دوواداچونتان کردو ینی وەڵام دەرەوەکان مقنعکرد دەبن بێگومان وەڵامێکی باشیان هەبوو و مامۆستایانیش دڵخۆشن بەوەی کە دوو داواکاری زۆر بەقوەتیان ئەوەیە کە مامۆستانی وانەبێش چارەنووسێک لای بکرێت و دیارە مامۆستانی وانەبێش کۆڵەکەی پشتی ئێمن لە بەڕێوەبەتی گشتی پەرودەی سلێمانی لە کۆی 1912 مامۆستا و فەرمانبەر کە هەمیشەین زائیدەن 6,000 مامۆستایانی وانەبێش ئەمانە هەموو ئەرچێکی قورسیان لەسەرشانە و بارودۆخێکی زۆر قورسیان هەیە بە تایبەتی مامۆستانی دەرەوەی ناوەندی سلێمانی ئەمانە داوای حەقی خوان دەکەن و ئێمەش لە پشتیان بووین و خۆمان لێ بێبەری نەکردوون و ئێستاش قوتابیان و خوێندکاران چاوەڕێی دەستی ئەوانن پێم وایە دۆخەکە زۆر تێپەڕیوە کات زۆر ڕۆیشتووە و پێویست دەکا ئێمە بە هەمومان شان بدێنە بەر شانی ئەم بارودۆخە ناهەموارە و جارێکی تر بە جانێکی پێشمەرگە ئاساڕوو لە ناوەندەکانی خوێندن بکەینەوە ناوەندەکانی خوێندن گەرم و گوڕ بکەینەوە. زۆر باش دڵسۆزخان ئێوەکو ڕێکخراوی دابین لەگەڵ فدراسیۆن و لەگەڵ ڕێکخراوەکان بەیان نامەیەکتان هەبووە باسان لەوە کردووە کە هەم ئەنی وەکو ئەوەی کێسە باسەکرێ پشتی مامۆستا بگیرێ و داواکارەکان جێبەجێ بکرێ هەموو دەرگای خوێندنش بکرێتەوە ئێستا ئێوە هەوڵەکانتان یا مەترسیەکانتان لە چیەوە بووە؟ پێشەکی دەستخۆشیتان لێ دەکەم سپاس بۆ بانگەشەوە سپاس بۆ هەموو ئامادەبوانەوەی کە لە ئۆنلاینش لەگەڵمانن بە تەکید مامۆستا چینی مامۆستا ئەبێ لە هەموو چینەکان گرنگتر بێ لە کۆمەڵگای بچکە لە دنیای خوێندندا و لە هەموو وڵاتاندا کە بتەوێ لە وڵاتەکە لاوازکەی لە خوێندنیەیە بۆیە ئێمە کاڵێن ئەبێ لە هەمویان گرنگتر بێ چکە لەبەرەوەی سەرۆکی حکوومەتەکەمان و بە منیشەوە بە خوار منیشەوە لەژێر دەستی مامۆستا پەروەردە بووە کە ئەمڕۆ ئەو پلۆ پۆست و پایامە هێمانەکە هەمووی مامۆستا بووە پەروەردەی ئەوان بووینە ئەوەی کە لەگەڵ مامۆستا لە خوێندنگاکەن ئەوە لەگەڵ دایک و باوکەکە تۆ ناتوانانی بەردەوامی لە خوێندنەکە. ئێمە وەکو ڕێکخراوەکان 86 ڕێکخراو بووین کە بەیاننامەیەکمان دەرکردووە داوای هەر چوار داواکاریەکەی بەڕێزیان کە 5 بوون بەڵێ ئەمەی ئێستا ئەوەی کە هەمواری یاسا تازەیە ئەو کاتە چوار بوو بەڵێ یاداشتەکە لای منیش هەیە ئەوە تا هێناومە بەڵێ 5 و 4 کێشەنێ گرنگەوەی ئێمەش هەر داواکاری ئەوانمان هێنا وەکو ڕێکخراو داوامان کردوێتەوە داواشمان لە مامۆستاکان کردو زۆر جار تۆ بۆ هەنگاونان بۆ کارێکی باشتر ئەبێ چەند شتێک لە دوای خۆت بەجێ بێڵێ ئەمە هەروە بۆ ژیان بۆیە ینی ئێمە کە ئەو داواکاری کۆتایی بۆ کە لە وەکۆشتا ڕێکخراوەکە داوامان کردو مامۆستایان ڕەچاوی هەموو شتێ بکەن لە پێناوی جگەرگۆشەکان کە ئەو خاڵەیە وەکو فیدراسیۆنیش بەڕێزیان ئاگادارن کە سەردانیان کردوون و چەندین داواکاری بەڕێزی ئەوانیان خستۆتە بەرنامەوە کە کاری لەسەر بکەن و ئیشی لەسەر بکەن دۆخەکە زۆر مەترسیدارە ئێمە وەکو ڕێکخراوان ئەمە ئەبینین ڕێکخراویش کاری ئەوەیە کە پەیام و هەموو پەیامێک پردێکە لە نێوان دەسەڵات و هاوڵاتی لە داواکاری هاوڵاتیەکان طبعاً ئەبێ ئەوان ئێمە کاری ئێمە هۆشاریکردنەوەیە و پەیام گەیاندنە بۆ دەسەڵاتێک پەیامی ڕەوا بەپێی یاسا بەپێی ئەوەی کە داخوازیەکان ڕەوا بن بۆ دەسەڵات و وەفشار خستنە سەر دەسەڵات بۆ جێبەجێکردنەوە قەناعەتی کە بەڕاستی مەترسی هەیە لەسەر پرۆسەکە بەڵێ زۆر مەترسی هەیە و مەترسیەکەش گەورەیە ئەگەر ئەمڕۆ 700,000 خوێنکار لە خوێندن مەحروم بن ئەمە لە دوا ڕۆژ جیلێکی چۆنمان لێ دەرچێت ئێمە هەر ئەوەش نەڵێن ئێمە لەوەتی پاشەکەوتی موچە بووە لە 2013 بۆ چواردەوە خوێندن بەو شێوازە نەبووە بەڕاستی هەبووە بەڵام بەو شێوازە نەبووە پچر بووە بڕۆ ئێستا خوێنکاری قۆناغی 1 و 2 ئەو کاتە بڕۆ بێنە پرسیاری لێ بکە زۆر شت نازانێت لەبەرەوەی خوێندنەکەی پچر بووە و خۆتان نەزانن بەردەوام بایکۆتمان کردووە لەسەر جادە بووینە داوای مافمان کردووە ئێمە من وەکو فەرمانبەر بەردەوام فەرمانبەری ناڕازی بووینە بۆ پاڵپشتی مامۆستایانیش زیاتر چووین خۆ ئێمە وەکو فەرمانبەران ڕاستە لەوانەیە فئەی زۆربەی فەرمانبەرانی تیابێ بەڵام بەعام فەرمانبەر بایکۆتی نەکردو بەس داوای مافەکەن لەبەرەوەی کار و باری هاوڵاتیان بەڕێەکەن چکە تۆ لەلایەک ئەگەر مامۆستایان بە شێوازێک ئەو خوێنکارانە بۆ شێوازە بێ و جارێکی تر هاوڵاتیان کاریان بۆستی ئەمە مەترسێکی زۆر گەورە دەبێت لەسەر دۆخی هەرێم بۆیە ئێمە ئەیبینی مەترسێکی گەورەیە و پێمان باشە دەسەڵات بێتە سەرخەت چونکە دەسەڵات زۆر بە بێباکانە ئەو بابەتەی واز لێهێناوە زۆر باش
بەڕخسەتی ئێوە ئەچینە لای مامۆستا عەبدولواحید. مامۆستا سڵاو لێبێ ئەم کاتت باش. بەڕێستان ئاگاتان لە دۆخی مامۆستایانە، لە داواکاریەکانی مامۆستایانە، لەگەڵ ئەکەوە پردی پەیوەندی لەگەڵ دەسەڵات یان لەگەڵ حکوومەت گەیشتون بەچی ئەم هەفتەیە هیچ هەواڵێک، هیچ زانیاریەک، هیچ شتێک هەیە مژدە بەخش بێ کە مامۆستای قناعکا و بڕواتەوە پۆلی خوێندن و هەڵبەتە قناعکردنی مامۆستاش مافێکی حەقیقی و مافێکی یاساییە، یعنی شتێک نییە پێی ببەخشرێ. بەچی گەیشتون مامۆستا عەبدولواحید؟ زۆر سپاس، ئێوارەتان باش، ئێوارەی هەموو ئەو مامۆستا بەڕێزانش باش کە ئێستا لە دیار ئەم ئێوارەت باش بەرنامەیە دانیشتون و هیوایەوە دەخوازم کە دایلۆگە بکەین وە پەیامێکیش بێ بۆ هەموو ئەو لایەنانەی کە بەرپرسن لە پرۆسەی پەروەردە، یعنی مابستم حکوومەت و وەزارەتی پەروەردە و هەموو لایەنەکانی تر. دیارە ئێمە هەموو لایەکمان دەزانین هەر کۆمەڵگایەک ئەگەر پەروەردەکەی باش بوو ئەوە کۆمەلگایەکی تەندروست دەبێتن و دەتوانێت ئەرکە ئینسانی و مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکانی خۆی بە شێوێکی باش و پوخت ڕاپەڕێنێ. بێگومان لەو بوارەشدا مامۆستا ڕۆڵی سەرەکی دەبینێ کە مامۆستا پێشەنجی پرۆسەی پەروەردە و فێرکردنە و قسە زۆرە لەسەر ئەوەی مامۆستا گرنگی مامۆستای چۆنە و بە چ شێوازەیەکە. دیارە شت زۆرە، بابەت زۆرە لەو بارەوە باز بکرێت. هەموو لایەکتان دەزانن کە لە هەر شوێنێک ئەگەر مامۆستا ڕێزلێگیراوە بوو بە سومبل کرا ئەو بێگومان پەروەردەکەش باشی بەڕێوە دەچێت و بێگومان ئەنجام و لێکەوتەکانیشی زۆر باش دەبێت. بەداخەوە لە هەرێمی کوردستان مامۆستایان بەڕاستی زۆر بێناز بووینە، بێنازیەکان لە 2014ەوە دەستی پێ کردووە بەهۆی بەردەوام هەڵکشان و داکشانی موچە و نەبوون و پاشەکەوت و لێبڕین و دوجاریش دواکەوتن و ئەوانە هەمووی بەڕاستی بەرۆکی مامۆستایانی گرتووە لە موچەدا لە کۆمەڵک ئیمتیازی تریشە و کێشەکە هەر لەوەشدانە خۆی ئەسڵەن لە پرۆسەی پەروەردەشدا کێشە زۆرە لە ناو هەناوی پرۆسەی پەروەردە ترچی بناو باڵەخانەیە، ڕاهێنانە و پرۆگرامە، هەموو ئەو شتانێک کە پەیوەستن بە پرۆسەیەکی پەروەردەی باش گرفت و گرێگۆڵی زۆری هەیە. ئێمە لە ڕاستیدا هەمیشە لەسەر هێڵ بووینە لەگەڵ وەزارەتی پەروەردە و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان، وەزارەتی داراییە، دام دەستگاکانی ترە بۆ ئەوەی کەوا بەباشی چارەسەری ئەو بوار و بابەتانە بکرێت و پرۆسەیەکی پەروەردەی باش بەڕێ بچێت. ئەم ساڵیش ئێمە لە هاوینە لە مانجی حەوتە لەگەڵ وەزیری پەروەردەدا لە کۆبنەوەیکی فەرمی پێمان گوت جەنابی وەزیر ئێمە پێشبینی دەکەین کە پێشهاتێکی خراپ لە بواری پرۆسەی پەروەردەدا بێتە پێشەوە. لە سەرەتای ساڵەوە بەڕاستی دەبێت خەم لەو بابەتە بخورێ، یعنی خەم لە کۆمەڵک بوار هەیە دەبی بخورێت، وا بکرێت کە ئەوانە جێبەجێ بکرێن، چونکە بەڕاستی مامۆستایان ئامادە نین بەو هەموو کەم و کوڕیەوە پرۆسەیەکی پەروەردەی باش بەڕێوە بن. و من پێم وایە حتا ئەو شوێنانەی کە دەوامیشی تێدا هەیە پرۆسە پەروەردەیەکە بەڕاستی گرفتی زۆری هەیە، لەبەر ئەوە ناکرێت پرۆسەی پەروەردە بە شێوێ بڕوات. پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی لاوەچی نییە، پرۆسەیەکی نمرە دوو نییە، پرۆسەیەکی ئەساسیە لە کۆمەلگا و پرۆسەیەکە دەبێت حکوومەت لە ئەولەویەتی خۆی بەڕاستی حیسابی لێ بۆ بکا و هەموو ئیمکانێتی مادی و معنەی مرۆی لۆ تەرخان بکات. بەڵام بەڕاستی و بەشێک لەو داواکاریانەی کە ئێمە لە هاوینە خستمانە بەردەستی وەزیر و بە یاداشتی ڕسمیش لۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لۆ بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەروها وەزارەتی پەروەردەش و تەنانەت لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵاش ئەو بوار و بابەتانە باس کراون کە دەبێت ئەو گرفتانی مامۆستا بەلایەوە گرنگە و خەمێکی قوڵە لەسەر شانی لە بەرامبەری دەبێت خەمی لێ بخورێ. مامۆستایانی وانە بێش ناکرێت 10 ساڵ مامۆستای وانە بێش 12 ساڵ مامۆستای وانە بێش و بوونەتە بەشێکی ئەساسی تۆ هەر ئەمڕۆ بە سبەی و سبەی بە دووسبەی و ئەوانە خۆیان لە ناوەندەکانی خوێندندا بەڕابستی ڕوبڕووی کۆمەڵک شت دەبنەوە، ڕوبڕووی کۆمەڵک توانز دەبنەوە. جگەلەوەش خۆ مەسەلەی پارەش کارەکە چی بووە کە تا ئێستا نەگەیشتنەوە دەرەنجامێک مادام ئەو ڕاستیانە لای بەڕێستان معلومن بۆچی دەرەنجامێکی لێ نەکەوتوتەوە؟ خۆی کێشەکە لەوەدایە کاکە زانەجار ئێمە ینی خەمی ئەوەمانە یاخود یان لە بەر چاویمە وا ئێمە وا حیسابی لە بۆ دەکەین کە پرۆسەی پەروەردە ئەولەویەت نەبێت لە هەرێمی کوردستان. خۆی دەبێت ئەوەی گوتم دەبێت لە ئەولەویەت بێ، لە ئەولەویەتی بەو معنایی دەبێت حکوومەت هەموو ئیمکانیەتی
بۆ فراهەم بک بۆ ئەوی پرۆسەکە بە باشی بەڕێ بچێت نەک پرۆسە بەڕێ بچێت پرۆسەکە بە باشی بەڕێ بچێت چونکە ئێستا لە دنیا مۆدلی بەڕێوەبردننی پرۆسی پەروەردە نەماوە مۆدلی پرۆسەی پەروەردەیی باشە بە ئینگلیزیەکەی گوت تیچینگ فۆر ئۆڵ ینی ئەمە بەڕاستی بۆتە هەوێنی ئیشوکارەکانی هەموو دەستگا و دامەزراوە خواپێداوەکانی دنیای دەوڵەتە خواپێداوەکان ڕێکخراوەکان هەموو ئەوانە بۆی ئەمە بە پرۆسی پەروەردەیش ڕازی نین کە بە ئاسایی بەڕێو بچێت دەبێت پرۆسەیەکی باش بێت کە پرۆسەیەکی باش بێت دەبی مامۆستات لە خەم ڕەخساو بێت دەبی ئەو ئیمکانێتاری کە هەیە دەبێت بۆی فراهەم بکرێت بەڵام بەداخەوە ئەومان نەبینی ئێمە هەرچەندە ئەو زەنگەمان لێدا لە مانجی هەفتەوە لە مانجی هەشتەوە ئەو زەنگەمان لێدا زەنجی ئەو مترسیەمان لێدا بەڵام بەڕاستی نەهاتنە پێشەوە ئیتر کۆمەڵک پاساوی جۆرا و جۆر کە ئەو پاساوانە بەڕاستی نەدەبوو بەڕاستی ببێتە پاساوی بنەڕەتی بۆ ئەوی کەوا ئیشکارەکان جێبەجێ نەکرێت چی تێدا بوو ئەگەر لە هاوینە بڕیاری بگرێ بەستکردنی مامۆستایانی وانە بێژ دەرچووبە یان بە فەرمی چی تێدا بوو ئەگە بڕیار بدرا بە بەرزکردنەوە موچە دەستی پێ بکردای من بەڕاستی ئاسایینی ئەنێ تو خۆ لە بەرزکردنەوەی موچەشە کۆمەڵک ڕێکار هەیە ئەنی ئەو ڕێکارەنا ئەوەی کە شایستە بێ پێی دەدرێت ئەوەی کە شایستەنێ بێ بەڕاستی ئەمە پرسیارێکی تر و وەڵامێکی تری هەیە لەبەرەوە بەڕاستی ئەمانە هەمووی گرنگن چی تێدەچوو ئەگەر قسە لەسەر پاشەکەوت کرێ خۆی لە یاسای چاکسازی باسی پاشەکەوت و باسی ئەوە کراوەکە لە هەژماری مامۆستا دابدرێت بۆ داناندرێت ینی بۆ حسابی لە بۆ ناکرێت ینی ئەو دەستی بە دەستیکردنە ئەمە نەتیجەکەی بکە ئێستا گەیشتونت ئەو حاڵەتێک هەمومان دەستمان لەسەر دڵمانە بەرامبەر بە ساڵی خوێندن بەرامبەر بە ئەو جگەر گۆشانەمان ئەو لاوە خوێنگەرمانەمان کە بەڕاستی مشکلەکە بەست پرۆسی پەروەردەژ نییە ماوە کاکە زانە برادەرانی بەڕێز ئەوەی لەوێ دانیشتوت آخر ئەوانە کە لە ماڵێن فێری چی دەبن ینی چ مشکلێک هەیە لەو وڵاتەی ما کە بەڕاستی بەداخەوە کە داباریەوە بەسەرمان ئەوەی هۆشبەر و کۆمەڵک کێشەی تر و لێرە و لەوێ کە ڕۆژانە قسە و باسی لەسەر دەکرێت آخر خودۆ بینە بەرچاوی خۆت ئەو هەموو مناڵکاری و ئەو هەموو لاوە کە بێکارن بێ پەروەردن هۆ قزیکە بەس پەروەردە نییە لەبەرەوە بەڕاستی ئەمە دەبێت خەمێکی قوڵ بێ ینی من پێم وابی ئەمە ئەرچی حکومەتە بە دەرەزی ڕئیسی ئەرچی ڕێکخراوەکانە ئەرچی مامۆستایانی ئاینیە ئەرچی لا حزبە سیاسیەکانە نابی بێدەنگ بن لە ئاست ئەو مۆزوعی بێدەنجی بەڕاستی گرفتێکی گەورە دەخڵقێنێت و کەسیش نابی دڵی بەوەی خۆش لە دەرەڤەرێکا پرۆسی پەروەردە هەیە بەڵام لە دەڤەرەکەی تر نییە ئەمە بەڕاستی مشکلێکی گەورەیە زۆر باش ئەگەر ڕێمەولات مامۆستا دڵشاد ئەمە وێنەکە لە بەرچاوی هەموو کەس ڕوونە یعنی چی بکرێت بۆ ئەوەی دەست بخرێتە ناو دەست یەک و پۆلەکانی خوێندن قەرەباڵغ بکرێنەوە بەڵام بەوەکو مامۆستا عەبدولواحید و هەموو تا ئاماژەتان پێ دەکە بە دڵ و دەروونێکی ئارامی مامۆستا سەرەتا سڵاو و ڕێز و حورمەت بۆ بەڕێزت بۆ سەرجەم کادیر و کارمەندانی کورسات و بۆ میوانە بە ڕێزەکانت بۆ بینەرانت خۆی لە ڕاستیدا بڕای من عیبەیەکی ئەجگار زۆر گەورەیە بۆ حکوومەت یاریێمی کوردستان تۆ لەم جۆرە داواکاریانەی پێشکەشکەی یعنی پێی بڵێ موچەکەم بەرێ پێی بڵێ پلە بەرزکردنەوە پێی بڵێ مامۆسایانی وانە بێژدا بمەزرێنە ینی ئەمە بۆ وڵاتە هەرە دواکەوتوەکانی دنیاش جێگای شەرمە کە تۆ لە هەموو دنیا ئەرک هەیە و پاداشتەیەوە لە پاڵ ئەم ئەرکەی کە هەر کەسێک ئەی بینێ لە دنیا ئەبێ پاداش تێبێ ینی داواکردنی پاداش بەو شێوە لە ساڵی 2014ەوە تا ئێسا بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان گوێی لە هیچ داواکاریەکانی نەگرتووە ئەمەی لێ خوڵقێکە ئەخڵقێ بۆیە لە سیانزەینەوە تا ئەمڕۆ کە 5 سێ مانگ و 22 دانە ڕۆژە بەداخەوە هیچ لایەنێکی پەیوەندیدار و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەک جاریش نهاتوونەتە سەر خەت بڵێن باشە 713 خوێندکار لە پارێزگاکانی سلێمانی لەبجا ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و بە قەزای کۆیەوە ئەمانە بێبەشن لە پرۆسی خوێندن کە سوکاری شەیدن کە خەڵکی ماندوویە وڵاتن خەڵکی نیشتیمان پەروەرن و خەڵکە هەرە هەژارەکەی وڵاتن لەکوێ ئەم عەدەلایە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە لایەنی پەیوەندیدار وەزارەتی پەروەردە لەکوێ ئەم عەدەلایە بۆیە بە بڕوای ئێمە ئەم داواکاریەوە ئەم جۆرە لەم هەوڵە ئێجگار نەزۆکانە نەک دەرگاکانی خوێندن ناکاتەوە بەڵکو خەڵک ڕق ئەستورترەکات بۆ ئەوەی کە جارێکی تر چۆن لە سیاڵی مامۆستا عەبدولواحید گوتی مەسەلەن مافی 700,000 خوێندکار و قوتابیە بچوو ئەوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەرگیز پێ دوانە بێ ئەو 713,000 خوێندکارە مناڵی ئەوانن و مناڵی بەرپرسانی وڵاتن هەمووی مناڵی فەقیر و هەژار هەر فەقیر زەرەکان بەڵێ بە تاکید یعنی هەر شەڕی خۆمان جارێکی تر بە خۆمانەکەنەوە من لە چەند مانگێک لەوە پێش لە ئەفریقا بووم یعنی لە سەنیگال دەکا موانشۆ مۆریتانیا باوەڕکەم عیبە هێشتا مقارنی بێرە بکەی ئەوان یعنی لە هیچ شوێنێکی دنیا نەبووە تۆ لە ماوەی ساڵی 2014 تا ئێستا کە 9 ساڵ و تقریبا لە 6 مانگە
38 موچەت لەلایەن حکوومەتێکەوە بەناو حکوومەتیش کوردی نەدراوێ و مانگەکانی 1970 بە قەرز موچەت باتێ و 11 تا ئێسش کەس نازانێ مەسیری چییە بۆیە هەرگیز پێ دوانە بە هیچ نەتەوەیەکە بێ بەقەت نەتەوەی کورد بە لەگەڵ ئەو پەڕی ڕێزم خاوەنی ئەخلاق و ئەدەب و ڕەوشت و احترام و سۆز و محبەتی و خۆشەویستی بێ دڵنیا بە نییە و هەموو پرسیارێکی خوێندنەوەت بۆ نەتەوەکانی تر هەبێ بەڵام توانا و تااقەت و ئەوەی نەماوە یان تۆ 38 موچەی نایەتێ و لە ساڵی ڕابردووە 3 موچەی بە قەرز و 3 موچەی تری کەس نازانێت چیە ئەمە واکە ناتوانێت ممارەسەی ئەو کارە بکە کە لەسەر شانێتی پێشت وانە بێ ینی ئەمان کە ئەڵێن مناڵ و مناڵی فەقیروانە ئەمە هەر شەڕی خۆمان ئەنجارێکی تر بە خۆمانی ئەکەنەوە بۆیە بەڕێکەیە مەسەلەن ئەوکو خۆشت دوتت ڕەنگە باش بزانی منداڵی ئەو کەسانەی کە لە مەکتەبی تایبەتن بەڵام خەڵکی فەقیرە مەسەلەن ئێستا بڕۆ هەزاران منداڵ ڕەنگە تووشی حاڵەتی تر هەرزەکار تووشی حاڵەتی تر بۆ بێ هەر نەک لەلایەنی ئەوەیشی کە تۆ لە پرۆسی خوێندن بێبەشن ینی کۆمەڵێک داتا هەیە ئەگەر ڕاگەاندنی ئێوە بڕات سیر کا بزانێت لە پاڵ ئەما کە فێری پەروەردە و زانست و یعنی ئەو لایەنە ئەدەبی کە لە قوتابخانەکاندا فێری نەبووە بزانە لەگەڵ و پەڕێزم ینی با ڕازگۆ بین لەگەڵ یەک بڕۆ لە کۆمەڵێک بابەتی ئەتەرنێتی هەیە کە زۆر خەڵکی بەرەولادان بردووە یانی کۆمەڵێک کافتریا و ڕێگەی نەشیا و کۆمەڵێک بابەت هەیە کە ئەمانش جارێکی تر خۆ زیانوی گەورە دابڕانی نییە لە پرۆسی پەروەردەکە ئەمە وای کردووە کە ئەسڵەن ئەم بابەتە ینی لایەنێکی ئەجگار خەتەرناکی بۆ ئەم 1970 خوێندکارە دروست کردو بۆیە جارێکی تر ئەوە ئاڵێم ئەبێ لایەنی پەیوەندیدار بە جدی بێتە سەرخەت بە کۆمەڵێک بابەتی زارێکی بە دڵنیاییەوە هیچ کەسێک ناتوانێت ڕووکاتەوە هەڵەکانی خوێن بە ڕوخسەتی مامۆستا شاد دەسمە لای مامۆستا محەممەد لە ڕانیە مامۆستا محەممەد ئەم کاتت باش سڵاوت لێبێ ئێوە یەکێکن لە مدیرعامەکانی پەروەردە لە سنوورەکەی ئێوەش خوێندنگایە و قوتابخانەیەکی زۆر بایکۆتی کردووە دۆخەکە گەیشتۆتە دۆخێکی زۆر هەستیار و مەترسیدار پێم وانە هیچ کاتێک ئەوە ڕوویدا بێ هەبووە لە تاریخە مەسەلەن مامۆستا عادل ئەو بایکۆت بەو شێوە درێژە کێشە ساتە بایکۆت درێژە بەڵام من پێم وایە 2016 هەڵەمان کرد کەشکانمان چکم ئەگەر نەماشکاندا دۆخێستا دروست نابوو ئەوە دروست نابوو باشە مامۆستا محەممەد ئێستا لەو دۆخە هەستیار و پڕمەترسیە هیچ هەوڵێکی حکومی هەیە بۆ چارەسەرکردن بۆ بە دەنگەوە هاتنی مامۆستایانی ئازیز بۆ ئەوەی بەدڵ و دەرونێکی ئارامە بچنە هۆڵەکانی خوێندن شەوتان باش شەوی سەرجەم میوانە بەڕێزەکان و بینەران باش دیارە گوێبیست هەموو قسەکانیان بووم وە زۆربەی قسەکان بەس کێشەکانیش باس کرا دیارە قسەکانیان هەمووی تەواوە پشگیری داواکاری مامۆستایان داواکاریەکی زۆر سادەیە پشگیری تەواوی داواکاریەکانیان دەکەین و بەسیترین داواکارین کام مامۆستایان و فەرمانبەرانی تریش هەموو هەیەە دیارە ئەوە زیاتر لە سێمان کتێپەڕیەوە ناوەندەکانی خوێندن دابڕاون هیوادار بووین کە موچە لە کاتی خۆی بدرایە و کێشان دروستنەوە بەڵام کۆمەڵک کێشە کە دروست بووە بەداخەوە بەهۆی نەبوونی موچەوە وای لێتەوە کە ناوەندەکانی خوێندن داخراون بە تایبەتی لە سنووری ئێمە پۆلی دوانزەکان داوامدەکەن پۆلەکانی تر دەوام ناکەن بۆیە دوێڕای سوپاسکردنی ئەو مامۆستا بەڕێزانە کە لە سەردەم شار و شارستان بەیدایی ڕاپەڕینچەوە کە خۆپیشاندانێکی هێمنانەیان کردووە ڕۆژان یەک شەم و چوار شەم داواکاریەکانیان داواکاری بەسیتن داواکاریەکی زۆر سادن حەقێکی ینی حەقێکی بەسیتن نەک داواکاری بنەوانە بۆیە خۆمان پێشگیری تەواویان دەکەین و داواکاریەکانیان هەمووی داواکاری ڕەوایە وەیەمەوەکو هەم بەڕێوەبەرە گشتیەکان و هەم لە ئەنجومەنی وەزارەتیش و داکۆچی و پشتیوانی داواکانیان بووین و لەگەڵ جەنابی وەزیری قسە کراوە و چەندین کۆبوونەوەشمان کردووە کە ئەو داوایانە یادداشتێکیان داوا بۆ وەزارەتی پەروەردە یادداشتەکەیان لێوەرگیرەوە هیچ لەسەر وەکرێ یادداشتەکەیان وەڵام بدرێتەوە ئەمڕۆژ دیارە کە قسەمان کردووە لەگەڵ هەم بەڕێوەبەرە گشتیەکان کە کۆبوونەوەکمان کردووە و هەم لەگەڵ جەنابی وەزیریش مژدەیەکی ئەرێنی باشەیە وەڵامدانێکی باشەیە لە وەزارەت لە ئەنجومەنی وەزیران کە بەرەو باشی بڕوە و دۆخەکە زیاتر دۆخەکە وەلەوانی ئێستا جیاواز بێ لەو کاتەوە کاتە لە کاتێک لە کاتی خۆی کە نەوت فرۆشاوە نەوت قەیرانی وەڵام ئێستا کێشەکە لەوەدایە دەڵێ پارە نییە لەگەڵ حکوومەتی عێراقی کێشەی بودجەمان هەیە ئەگەر کێشەی بودجە هەموار نەکرێت یاسای بودجە هەموارێک پێم وایە کەم تەرخەمەیەکە وەزارەت کەنیکە بەڵام دڵنیا بە ئەوان بەڵێنی ئەرێنیان داوە بەڵێنی وایان داوە کە لەگەڵ هەموارکردنی یاسای بودجە
ئەو بەڵێنانە جێبەجێ بکەن. باشە مامۆستا محەممەد یەکێک لە داواکاریەکان مەسەلەم ئەو مامۆستایانی کە ماندوونیان بە پێی استحقاقی خۆیان ئەتوانن ببنە خاوەنی پارچە زەویەک بیر لەوە نەکراوەتەوە مەسەلەن خۆ زەوی پەیوەندی بە حکوومەتی عراقیەوەنی مەسەلەن پارچە زەویان بەسەردا دابش بکرێ. ئەوەی زەوی تا ئێستا ئیشی وەزارەتی شارەوانیە تا ئێستا داواش لە بەڵام تا ئێستا هیچ ڕەزامەندیەک نەدراوە کە زەوی دابش بکرێ بەسەر سەرجەم چەندین ساڵە ڕاوەستاوە بۆیە شەڕی ئێستا تەنها شەڕی موچە و داواکردنی مافەدارەیەکانە. ئەی چارەنووسی ئەو خوێنکار و قوتابیانە بێت ستەک بیرێک بکرێ بۆەوەی واللهی بەش نەبن لە خوێندن وەکو مامۆستا عەبدولواحید گوتی وەکو مامۆستا دڵشاد لێرە گوتی کە بەپێی ئامارەکان مەسەلەن ڕێژەی لادان زۆر زیادی کردوەوە ئەو کاتێکە لە بەردەستی مامۆستا و لە بەردەمی مامۆستای کۆمەڵێک جگە لە خوێندنەکە تربیەتێکیش فێرە بێ پەروەردە و فێرکردنە بێزگە لە فێرکردنەکە تربیەتێکیش هەیە. ئەو تربیەتی ئێستا ڕەنگە لە مەکتەب نەما بێ خێزانیش دەرەقەتی نێت مەسەلەن خێزان و تربیە پێشتر هاوکار و هەماهنگ بوون ئێستا لایەکی دابڕاوە لاسەنگ بۆ ئەمە وای کردو تاوان زۆر بێ مەسەلەن لادان زۆر بێ ئەبێت چی بکرێ بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە مامۆستا چارەسەرەکە کاگەێزانەکە یشتۆتە کۆتایی چارەسەر لە بەرەی پرۆسەیەکی وەرزی یەکەم کۆتایی پێات و وەرزی دووەم لە بەردەم مەترسیەکی زۆر گەورەدایە ئەگەر بەردەوامی بەو شێوەیە کەواتە پرۆسی پەروەردەپەچی دەکەوێت لە سنوورەکە لە سنوورانی کە بایکۆت تێیدا وە کێشەیەکە لەوان بنمونە بۆ ساڵی داهاتوو کێشە دوزێ بۆ ساڵانی داهاتوش یەکێک لەو کێشانە ئێستا 52,000 تەلەبە لە پۆلی یەکە تا ئێستا کەلیمەیەکی نەخوێندووە ئەگەر ئەم ساڵ نەکرێتەوە دەرگای ناوەندەکانی خوێندن کەواتە ساڵی داهاتوو 52 یعنی 100 لە قەیرانی ئێستا بینادایی شوێنمان نییە ساڵی داهاتوو بۆیە کێشەکان گەورەتر دەبن و چەندین ساڵەکە هەبوو هەمووی دڵسۆزی و پەروەشی مامۆستایان بووە کە پرۆسی پەروەردە پەچی نەکەوتووە بۆیە مامۆستایان پێم وایە زۆر لەوە گەورەترن زۆر لە ڕاستە کێشەکانیان زۆرە بەڵام لەوانەیە مامۆستایانیش هەمووی جەرگی دەستێ بە تایبەتی و مامۆستایانە هەمووی ناڕازی وەکو ناڕازی هەمووی بەتەنگ خوێن نەکەوێتی چووکە مامۆستا و تەلەبە دوشتی دانەبراون لە یەکەوە ئێمە هەمومان کە مامۆستاین و هەم تەلەبەش هەردووکمان بە یەکەوە جوانین بۆیە مامۆستایانیشی دڵنیام دڵسۆزی ئەویان هەیە لە کار بەدەستان و لە هەمومان دڵسۆزترن بۆ پرۆسی بۆ خۆیان کە دەڵێن جەرگیاژان دەکا بۆیە هیوادارین کە نەبێتە هۆی فەوتانی ئەم ساڵ چکە ئەم ساڵ پرنتی کێشەکان زۆر دەبن و بە تایبەتی زەرێکی کە لە سنووری ئێمە بە سنووری ئەو لایە کە ئێستا بایکۆت تێدایە بەداخەوە دەڵێم کاریگەری خراپی بۆ نەجێی زانستیەکەشمان دەبێت چونکە ئێمە چەندین ساڵە دەرەجەی بەرزکە هاتووە لەو سنوورە هاتووە لە سنوورەکان یەکەم و دووەم کە لەسەر ئاستی زانستی وێژەی کە یەکەم بۆ لە هەرێمدا زۆرتر دەرەجەکان بۆیە ئاسی زانستیشمان دادەبەزێ بۆ شێوە ئێستا چونکە دەرسی ئێستا کە بایکۆت دەکرێت کاریگەری بۆ ساڵانی داهاتوو هەیە بۆ هیوادارین دڵسۆزی مامۆستایان پەرۆشی مامۆستایان وێڕای داواکاریەکانیان کە داواکاری ڕەوان گەشتبینم کە مامۆستان ئەوەندە دڵسۆزن نەهێڵم پرۆسی پەروەردە و ساڵێکی خوێندن بفەوتێ. مامۆستا کەمێشتر لەگەڵمان مێنەوە مامۆستا دڵشاد مامۆستای ناڕازی و ویچێتی مامۆستایان و مەسەلەن هەمووی یەک بۆ چوونە بۆچی یەک بەرەتان پێک نەهێناوە مەسەلەن بۆ یەکێتی مامۆستایان لەگەڵ مامۆستای ناڕازی چ جیاوازیەکتان هەیە هەمووی یەک داواکاریە و بۆی بتواندرا زوو کاریگەری هەبێ و زوو ئەڵام دەرەوەی هەبێ و پرۆسی خوێنیش بەو شێوەیە نەبێت. شەوتان باش کورسات بۆ ئامادەکردنی بەرنامەیە دیارە بە خێراتنی و بەڕێزانە و پیشانە مەکەم دیارە یەکێتی مامۆسایانی کوردستان لەگەڵ مامۆسایانی ناڕازی ئێمە مێژوەیەکی دوور و درێژمان لە خەبات هەیە بۆ دەسەبەکردنی خواست و داواکاریەکانمان ئێمە لەگەڵ مامۆسایانی ناڕازی و ڕازیە هەر یەکین جیاواز نەبووین لە ڕابردووە هەر یەک بووین بە ئەوەی کە دو ساڵی سەرەتای خەیرانەکان کە لە 2015 و 16 بەبوونی شەڕی داعش و داوەزینی نرخی نەوت و کەمتوانای حکومەت لە ئیدارەدان ئەو کاتە ئێمە پێمان باش بوو پرۆسی پەروەردە بەردەوام بێ مامۆسایانی ناڕازی و کات پێیان باش بوو داواکاریەکان دەسەبەر بکرێ ئەنجا بەڵام ئێمە بەراوە بە شەڕی داعش هەندێ موقفمان جیاوازتر بوو لەو کاتەوە بەڵام لە 2007 بۆ ئەم ساتە وەختە ئێمە یەک بۆ چوونمانەیە یەک خواستمانەیە بۆ دابینکردنی داواکاریەکان و بەردەوامیش ئێمە مامۆسایی ناڕازیەگەر لە پێچێ دەمیان ئەندام لە یەکێتی مامۆسایان ئێمە فەخر و شانازیشیان پێواکەین کە پیشەی یەکێتی مامۆسایان بە هەموو مامۆسایانە نەک بۆ تەنها کۆمەڵێک لە دابینکردنی خواست و داواکاریەکانە
ئێمە یەکێتی مامۆستایان بە تایبەت باسی لقی سلێمانیەکەم چونکە ئێمە بەرپرسین دەوڵەقا لە مانگی 2014 ئێمە یاداشێکمان بۆ ڕایگەشتی و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان داکە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیستاوە بەرنامە داڕژی بکە پلاندابنێ بۆی قۆناغی داهات و قۆناغی سەختە بێت بۆی نەکەوینە قەیرانی داراییەوە بە تایبەت دوای ڕاگەاندنی ئابووری سەر بەخۆ کە بەداخەوە زەرێکی زۆری لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە بە تایبەت لە فەرمانبەراندا لە هەرێمی کوردستان کە ئەمە وای کرد هەم ئەو بەشە بودجەی عێراقی لە ڕابردوو ئەینار بیبڕێەوە ئابووری سەر بەخۆش نەیتوانی ئەو خەونە بێنێتە دیکە خۆیان ئەعلانیان کردووە درێژەی کێشا تاوەکو ئەمە کۆتایی کابێنەینەوە بەردەوام لە قەیرانایە فەرمانبەران و مامۆستایان بە تایبەت لە کابینەینەوە قەیرانەکان زۆر سەخت بوونەتەوە ساڵی یەکەم و دۆمیان بۆ بۆنەی کۆرۆناوە دواتریش ئەم مۆزایکە ئێستا هاتۆتە ئاراو لە نێوان هەرێم و بەغدادەکە بە تاکید پێویستی بە چارەسەرکردنە پێویستی بە دۆزینەوەی میکانیزمەکەیە بۆی چیتر فەرمانبەران لە هەرێمی کوردستانە بەو شێوەیە گوزەران و ژیان نەکەن بەواقع ژیان و گوزەرانی فەرمانبەر بە تایبەت مامۆستایان زۆر قورسەوە پێویستی بە ئاوردانەوەی زیاترە چونکە پیشەی مامۆستا پیشەیەکە پێویستە زەهن مێشک ئارام بێ بۆی بتانی پەیامەکەت بگەێنی بتانی ئەو خوێنکاری خوێنکار و قوتابی کە وانەی پیاڵیتەوە هەم بتانی پەروەردەیکەی و هەم بتانی پرزانستیکەی بەڵام بەداخەوە لە ماوەی 9 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان نەیتوانیوە وەزارەتی پەروەردە نەیتوانیوە خوێندکار قوتابی هەم پەروەردە بکات هەم پرزانستی بکە بەڵام 7 ساڵی ڕێک بەس پرۆسی خوێندی تێپەڕاندەوە واتە ئەم ساڵ لە بەرخاتری 2 مانگ دەوام نەبووە 4 مانگ دەوام نەبووە ساڵ هەبووە 5 مانگ دەوام نەبووە ساڵ هەبووە 2 هەفتە دەوامی تیا نەکراوە ئەوەی کە دەوامی تیاکراوە تەنها بە شێوەیەکی باش ساڵی 2009 ساڵی 2022 بۆ پرۆسی خوێندنەگینە ساڵەکانی تر هەمووی لە 3 مانگ و 2 مانگ و 4 مانگ و 5 مانگ پرۆسی پەروەردە پەکی کەوتۆ نەیتوانوێت ئامانجە زانستی و پەروەردەیەکی خۆی بگەێنێت بۆیە ئێمە لە 16 پێنجی ئەم ساڵ لە یادیەکەتی مامۆستایانی کوردستان بەیاننامەیەکی حەوت خاڵیمان ڕاگەیاندووە ئاراسی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکانمان کرد بە تایبەت وەزارەتی پەروەردەکە بۆ سەرەتای دەستپێکی ئەم ساڵ پلانێکی تۆکمەیان هەبێ و ڕەچاوی باری دارایی مامۆستایان بکرێ بۆی بتوانێت ساڵی کردن تێپەڕێنرێ بەڵام بەداخەوە دیسان بەداخەوە لەبەرەوەی لە هەرێمی کوردستان چەند یاداژنامە هەبێ چەند گربوونەوە هەبێ چەند ناڕزایی هەبێ چەند خۆپشاندان هەبێ لەبەرەوەی حکوومەت خەمساردە بێباکە بەرامبەر بە کادرە پەروەردەیەکانی خۆی نەک پەروەردەیەکان کادر و فەرمانبەری خۆی نەیتوانیوە ڕاوێژکارەکانی نەیتوانی و وەزیرەکانی نەیتوانی و مدیرعامەکانی ناو دیوانی وەزارەتی بخاتە نا ئەو فەرمانبەرانە و کۆبوونەوە دیدار و چاوپێکەوتنیان لەگەڵا بکخواست و داواکارەکان کۆکاتەوە بیکاتەوە بەرنامەی کار بۆ ساڵی ئایندە تا بتوانێت پرۆسەی حکوومڕانی و پرۆسەی بەڕێوەبردننی کارگەری لە هەرێمی کوردستان ئامانجی کارگەری خۆی بپێکێ بۆیە ئێمە تەمەناکەین هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان بێتەوە ناو خەڵک چونکە لە خەڵک زۆر دوورە و لە کۆمەڵانی خەڵکو لە فەرمانبەران زۆر دوورە و حکوومەتی خۆی خەڵک بێت چارەنووسی خوێندکاران و قوتابیان لەو ساڵدا بەدڵنیاییەوە خەمی خوێندکاران خەمی هەمومانە خەمی هەر تاکێکی بە شەرەفە لە هەرێمی کوردستانەکە بتوانێت پرۆسی پەروەردە بشکە بخاتەوە سەر شارڕێژەکەی خۆی بتوانێت خوێندکار بەرێتەوە ناو ناوەندەکانی خوێندە بەڵام ئەمەش بە ئیهمالکردنی مامۆستایان نابێت دەمە بەدابینکردن و دەستەبەرکردنی خواستەکانی مامۆستایان نەبێگەر لەم کۆناغەشە 100% هەمووی نەبێ ئەکرێ زۆرینەی جێبەجێ بکات تاوەکو ئەو خوێندکارانەش بچنەوە ناوەندەکانی خوێندن ئێمە بیرمان نەشێ لەم ساتە وەختەیە زیاتر لە 20 بۆ 40 بۆ 50 پێشنگای زانستی لە پەروەردەی سلێمانی لە پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاو و پەروەردەکانی شارباژێر و ڕانی ئەوانەیە کراونەتەوە ئەم ساڵ هیچ نەکراوەتەوە مامۆستایان و خوێندکاران لە ماڵەوەن کەواتە ئێمە زانستی خوێندکار هزر و ئەو خانانەی پێیوەستن بە بیرکردنەوە برەودان بە زانست ئەمرێنی لە عقلی خوێندکارە و نەشمای حکوومەتی هەرێم نەیتوانیوە ئەو ژینگە لەبارە دەستەبەر بکات تاوەکو خوێندکار بتوانێت لە ڕووی پەروەردەی و لە ڕووی زانستیەوە پێبگات و تێبگات زۆر باشە دێمەلات ئەم پەیوەندیش تەلەفۆنیمان لەگەڵە بێ مامۆستا مەلا مەحموود هەم مامۆستای ئاینیە هەم ئەکید باوکی کۆمەڵی خوێندکار و قوتابیە مامۆستا سڵاو لێ بێم کاتت باش
لەسەر مافی مامۆستایان و لەسەر دەستپێکردنەوەی دەوامی خوێندن لە نێوان ئەو دوو مافە سەرەکیەدا ئەبێت چی بکرێت؟ بەڵێ دەستان خۆش بێ دەستی جەنابەت جون لە بەرنامەکە ڕاگرت دەستان خۆش بێ ئەگەم لێیە سوپاس سڵاو ڕێزمان هەیە بۆ مامۆستا بەڕێزانە بۆ سەرجەم مامۆستایان بۆ سەرجەم زانستوازان جەم کەسی خوێندکاران بەڵێ ئێمە وەکو باوکی کتابیم و چەند مانگێکە چاوەڕوانین کە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە بەڵێ ما خۆش بوو کە ئەو قەیرانە کە ئێستا دروست بووە کە هەموو مانگڵنیان کە مامۆستا دروستی نەکردووە مامۆستا گەورەیە مامۆستا خۆشەویستە مامۆستای هەموو ئەو بەرپرسانەیە کە ئێستا لە دەستەڵات بەڵێ هەموو بەرپرسان هەموو وەزیر و ئەندام پەرلەمان و سەرۆکی حیزبەکان ڕۆژێک لە ڕۆژان قوتابی خوێندکار بوون لە بەردەم ئەو مامۆستا بەڕێزانەی کە ئێستا داوای حکوومەت خۆیان دەکەن بەڵێ بەڵام شتێک کە ڕووی داوە ئەوەیە کە پرۆسی خوێندن دوا دەکەوێت پێویستە کە ئەم چارەسەرێک بۆ بدۆزرێتەوە ئەوەش بە دڵگەورەی مامۆستایان دەکرێت مامۆستایان 9 ساڵە بە هەمان شێوەی ئێستا ئەو قەیرانە قبوڵ دەکەن و وان کردووە کە قوتابخانەکان دانەخرێن داخرا و هێندە درێژەی نەشێشاوەکو ئێستا ئەوەی کە دەکرێت لە دانیشتەکەتاندا لایانی پەیوەندیدار لەوێ نییە ئەو کەسەی کە پرسیارەکانی ئاراستی دەکرێت دەبێ وەڵامی داتەوە ئەوەی کە چارەسەری بارودۆخەکەی پێ دەکرێت کە دەستەڵاتە خۆزگا گوێشل کردبایە و چای بکردبایەوە وەکو چۆن باوکو دایکان جەرگیان دەستیکرد کاتێک کە مناڵەکانیان دەبینن کە لە خوێندن بێبەشن کە خەریکە ساڵێکی خوێندنیان دەفەوتێت ئەوانش بە هەمان شێوە دڵیان قرچەی بەهات وایە بۆی کە خوێندن لە کوردستاندا خەریکە دادەڕمێت و دادەڕوخێت ئەوەی کە ئێمە داواکاریمان ئەوەیە کە مامۆستایان بە هەر چۆنێک بێت کە هەر ئەوان گەورەی هەر ئەوان لەبەرەوەی خوێندوارن لەبەرەوەی کەسانێکن کە مستەقبەلی خۆیان و خوێندکاریانن لەبەرچاوە پێویستە بە شێوازێک لە شێوازەکان چارەسەرێک بدۆزنەوە لەگەڵ دەستەڵاتدا بۆ ئەوەی خوێندنی خوێندکارەکان نەفەوتێت مامۆستا زۆر بەڕێزە مامۆستا زۆر گەورەیە وەکو شاعیر دەفەرمێ کاد المعلم أن يكون رسولا ئەوەندەی ماوە کە مامۆستا بێتە پێغەمبەر مامۆستا زۆر گەورەترە لەوەی کە ئێمە لە کوردستاندا ناتوانین ڕێزی لێ بگرین دەبێ هەمومان ڕێز لە مامۆستا بگرین کەمەتی چونکە هەموو پەیامە ئاسمانیەکان بە ڕیسالە دەستی پێ کردووە بە کتاب وای پەروەردگار کتابی ناردووە بۆ مرۆڤایەتی ئەوەش بەوە دەکرێت کە مامۆستا هەبێت خوێندکار هەبێت خوێندەوار هەبێت گەلی کورد بە چی پێش دەکەوێت بەوەی کە خوێندن بەردەوام بێت پرۆسەی خوێندن بکرێت بەڵام چارەسەری ئەو قەیرانێک کە ئێستا هەیە بەدەست دەستەڵاتە پێویست بوو ئێستا لە بەرنامەکەی جەنابتاندا ئامادەی هەبوو باە وەڵام مدیر عام هەیە و یاریدەری مدیر عام هەیە و سەرۆکیشێتی مامۆستایان هەیە و مەسوولقی مامۆستایان هەیە وانە بەڵام حکوومەتی لە باڵا بەڵکو ئینشاءڵڵا لە ڕێگەی ئەو بەرنامەی جوان بەڕێز کاقوبات ئەگەر لەوێ باە یان نوێنەری کاقوبات لەوێ باە یعنی بۆەوەی کە وەڵامێکی پێ بوو باە بیتوانی باە کە باسی ئەوە بکات ئەو بارودۆخەی کە مامۆستا بە گیرفانی بەتاڵەوە ناتوانێت دەوام بکات کەسوکاری قوتابیانش کە فەرمانبەرن بە هەمان شەو باخەڵیان خاڵیە ئەوانش موچیان وەرنەگرتووە ئەوانش لە قەیدان ئەوانش پێویستە چارەسەریان بۆ بدۆزرێتەوە بۆیە ئەم دەسەڵاتێکی ئێستا لە کوردستاندا هەیە کەسوکاری خۆمانن ئێمە ڕێزیان لێ دەگرین ئێمە دەنگمان پێداون بە دەنگی هاوڵاتی و بە دەنگی فەرمانبەران و بە دەنگی مامۆستایان چوونە ئەو شوێنێکی ئێستا لێنی دەبێ بە جوانی تەماشا پێگەی خۆیان بکەن بزانن کە مافێکیان لەسەرە دەبێ بیدەن بەو کەسانەی کە ماندوون بەڵێ مامۆستا سوپاس دەکەم سوپاس بۆ مامۆستا مەلا مەحموود سوپاس بۆ وتەکانت زۆر سوپاس بۆ بەڕێستان
سوپاس بۆ وەسفەی کە بۆ مامۆستات کرد مامۆستا عادل لێرە مامۆستا دڵشاد وتی مامۆستا دڵشاد میرانی وتی فەقیریان کردو بە گشت فەقیرە ئێستا ئەوەی ئێمە لێرەش دانیشتون خۆ مامۆستا محەممەدیش کە مدیر عامە ئەویش موچەکەی نایەت ئەویش موچەکەی خوراوە ئەویش مامۆستا نەژادیش کە یاریدەدەری مدیر عامە مەسەڵەن ئەویش موچەکەی نایە مامۆستا دڵشادیش نایە مامۆستا سۆرانیش نایە مامۆستا هەموو بەڕێزانە وەکو بەڕێستان چۆن ئەم بابەتە حل بکرێ وەکو ئەوی کە گوتیان مەسەلەن نەترسی لەسەر ئەوە بابەتە زانستیەکە لە بابەتە تەربەویەکەش کێشە دروست بووە حل ئەبێتی بێ مامۆستا عادل حلی وەسەطی هەیە جگەلەوەی ئەوان بڵێن هیچ ناکەین و ئێوە بڕۆنەوە پۆلی خوێن ئێوەش بڵێنە بێ هەر پێنج خاڵەکە بکەن و ئینجا ئێمە ئەچینەوە ینی حلێکی وەسەطی نێ دانوستانێک هەل لای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە بمانزانیە حکوومەتی هەرێمی کوردستان بە فعلی قەیرانی دارایی هەیە وەکو ساڵی نەوەدەکان ئەماوە سەری بەرزمان بۆ موچە نەوی ناکەین بەڵام ئێستا زەرورە هەموو مامۆستا و فەرمانبەرێک لە هەرێمی کوردستانە بڵێ سەری بەرزمان بۆ گەندەڵی نەوی ناکەین چونکە ئێمە پێمان وایە لە هەرێمی کوردستانە قەیرانی نەبوونی پارە نییە قەیرانی خراپئیدارەدان و گەندەڵی هەیە ئەگەر قەیرانی نەبوونی پارە هەیە بۆچی یەک کەس کە لە زاری خۆیەوە دوێنێ شەو ڕاگەاندووە بڵاوی کردوتەوە فۆجێکی بۆ کراوەتەوە 600 کەسی بۆ دامەزرێنراوە ئەبێت چەندین کەسی ئاوا هەبێت 600 کەسی بۆ دامەزرێنرێت تەنها لەبەر سەنگەر گواستنێک و سەنگەر گۆڕینێک بەڵام لە هەمان کاتدا مامۆسانی وانە بێش 120 ڕۆژە لەسەر شەقامەکان داواکەن دام بەمەزرێنن بەڵام وەڵامی داواکاریەکان نادرێتەوە لە هەمان کاتە ئەم حکومەتە بە فعلی پەروەردە ئەم دەسەڵاتە پەروەردە لە ئەولەویاتی کارەکانی ئەوانیە ئەگەر پەروەردە لە ئەولەویاتی کارەکانی ئەوە بواە کە هەموو فەرمانبەرێک و موچەخۆرێکی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان مافی خۆیەتی بڵە بەرزکردنەوەی بکرێت بەڵام ئەبێ مافی ئەمەی مامۆسان و فەرمانبەرانی مەدەنی ئەپرسین بۆچی پلە بەرزکردنەوە بۆ هێز ئەمنیەکان ئەکرێ بەڵام بۆ مامۆسایان ناکرێت مافی خۆشمانە بپرسین یعنی ئەگەر زۆر جارە وترێ مامۆسایان زۆرترن هیچ ئەمە ڕاز نییە هێز ئەمنیەکان بەپێی وەزارەتی دارایی نزیکی لە 150 موچەیە لە هەرێمی کوردستانە بۆ هێز ئەمنیەکان ئەڕۆ بۆ هەموو هێز ئەمنیەکان پلە بەرزکردنەوە کراوە جگە لە بەڕێوەبەراتی پۆلیسی پاسەوانی بۆ هەمویان پلە بەرزکردنەوە کە کراوە کە بژمارێکی زۆرن لە موچەی لە هەرێمی کوردستانە ئەبەن بۆیە ئێمە پێمان وایە لە هەرێمی کوردستانە کێشە نەبوونی پارەمان نییە کێشەی گەندەڵی و خراپئیدارەدانمان هەیە جارێکی تریش ئێڵێمەوە ئێمە لەعنی پێویستە ئەم دۆخە ناکرێ هەموو ساڵی ئەم گرفتە سەر هەڵباتەوە پێویستە لە شوێنێکە ئەم برینە بە تەواوەتی ساڕەش بکرێ ئەم ساڵ پێویستە مامۆسایان و فەرمانبەران و بەڕێوەبەری گشتی پەروەردەکان و هەمومان یەکدەست بین تا ئەم قەیرانە بەڕیشەیی چارەسەرەکەین ئەگەر ئەم قەیرانە بەڕیشەیی چارەسەر نەکرێ ساڵانی تر سەر هەڵایەتەوە ئێمە لە ساڵی 2015 ئەڵێن ساڵ بە ساڵ ئێڵین خۆزگەمان بەپار بەڕاستی پێمان وایە ساڵی 2016 جارێک لێرە لەمەوە هەڵەمان کردووە کە بایکۆتمان شکاندووە ئەبووە بایکۆت نشکە تا کێشەکە بەڕیشەیی چارەسەرەکرێ ئێستاش ئێمە ئەگەر ئەم ساڵی خوێن نەبڕۆ لە خوێندن قوت و ژیانی بژێوی ئینسان لە خوێندن گرنگترە بەپێی هەموو پێودانێکی ئاسمانی و ئەرزی یعنی ئێستا بۆ نمونە کۆمەڵناسێکی و گەورەی ماسلۆ هاتووە کاتێک کە پێداویستەکانی ئینسان مرۆڤ ڕیزەکات پێداویستە بنەڕەتیەکان ئاو هەوا خۆراک لە بنی هەرەمەکە داناوە کە ئینسان تا ئەمانەی بۆ دابین ناکرێت ناتوانێت سەرکەوێ بۆ لوتکەی هەرەمەکە بۆیە پێمان وایە ئێستا لە ئینسان لە کۆمەلگای کوردەواریە پێداویستە بنەڕەتیەکانی کەوتۆتە خەتەرەوە کە ئینسان پێداویستە بنەڕەتیەکانی بۆ دابین نەکرا مرۆڤ پێداویستە بنەڕەتەکانی بۆ دابین نەکرا ناتوانێت هەنگاو هەڵدرێ پزیشکێکی گەورەی وەکو دکتۆرە فرام کە پزیشکی دەرونی ئەم شارەیە یعنی دوێنێ بەڕوونی ئەڵێ ئەم ساڵی خوێندن بفوتێ باشترێ کە مامۆستا شکۆی بشکێنرێ و بەبێ دەستکەوت دەبێجێ بەجێکردنی هەر پێنج داواکاریەکەی بگەڕێتەوە ناو ناوەندەکانی خوێندن ئەوە هەموو کوردستان نییە مەسەلەن لەبەر ئەوە باڵانسەکە مەسەل ئێستا لە بەداخۆکەوایە لە هەولێر و دهۆک و سۆران و زاخۆ ئەخوێندرێ دەرسە خوێندرێ و تاوانە ناو ئیمتیحان و لێرەیە ناخوێندرێ مەسەلەن لەو دەڤەرێ ناخوێندرێ ئەمە گرفت دروست ناکە بۆ دەفەرێک بۆ دەفەرێک شتێک لە هەموو دنیاە هەموو شۆڕشەکان وا بوون کۆمەڵێک بوون بە قوربانی کۆمەڵێکیش ڕێزم هەیە هاتوونەتە سەر حازری ئەکرێ کەسێک بێ بە قوربانی هەزارەهان کەس گوێنی خوێنی خۆیان بەخشی بە هەرێم بەم خاکە و بەم کوردستانە بەرهەمەکەشیان نەبینی ئەبێ لیان پرسیین بۆچی خۆی خوێنی خۆیان کرد بە قوربانی ناکرێ و پرسیاران لێ هەمان هاوکێشەیە بە هەمان شێوەیە ئێمە ئاواتە خوازنی پرۆسی خوێندن پاکخەین ئێمە بە شوێن پەخستنی پرۆسی پەروەردەوە نین جارێک ئێمە کاتێ بەلای خوێندنگایەکە ئەڕۆین وانێتیان ناوترێتەوە ئاگر لە هەناوە بەرێ بەڵام ئامادەش نین سازش لەسەر یەک داواکاری لە مافەکانمان بکەین پێمان وایە پێویستە ئەم ساڵ لە هەرێم و بەغداتیش
لە هەرێم و بەغدادیش داواکاریەکانی مامۆسایان چارەسەری ڕیشەی بۆ بکرێت دڵنیام بعنی هەموو هاوڵاتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم قسانی ئێمایە پێویستە هەمویان بێنە یەکدەنگ بن لەگەڵ ئەم داواکاریە دڵنیا هەنەکەمەوە پرسی موچە ئەم ساڵ چارەسەری ڕیشەی بۆ نەکرێت ساڵی 2024 مامۆسایان و فەرمبەران لە هەرێمی کوردستانە لەوە چێ لە 6 موچە زیاتر وەرنەگرن بۆیە زۆر گرنگە ئەم کێشە ئەم ساڵ بە ڕیشەی چارەسەر بکرێت بۆ ئەو ژمارە مامۆستایە کە هەرمان دوو بوون و کە هەر بایکۆتە بۆ بەردەم ئەنجومەنی وەزیران مەسەلەن لەوێ مانگرتنیشی گشتی بکرا کە هەموو دنیا تێ بگەیشتە مەسەلە مەجموعەیە خەڵک ڕۆیشت مامۆستای بەڕێز بۆ بەغدا ئەو دەورەی نەبینی جگە لەو نوێنەرانەی کە لەگەڵ و پەرلەمانتارەکان لەگەڵ لیژنەکان و لەگەڵ سوودانی بەڕێز محەممەد شیع سوودانی داویانە ئەگەر 2000 مامۆستا لە بەردەم ئەنجومەنی وەزیران بێ پێت وانە باشتر وەڵامەدرێتەوە ئێمە ئەوەشێکێکە لەو چالاکیانی لەو شتانەی لەو پێشنیارانی کە ئاگونجێت لە وەرزی دووەمی خوێندنە ئیشی لەسەرکەینەوە پێشمان نییە بەڕێکەوتنی مامۆسایان بۆ بەغاد بەو خۆپیشاندەران ڕۆڵی گەورەی نەبینێ پێمان وایە ئەو بەڕێکەوتنی نزیکەی 2000 مامۆسا بۆ بەغاد دەنگدانەیەکی میدیایی زۆر گەورەی هەبوو و دوای ئەوە دەسەڵاتدارانی بەغا زۆر بەجددی هاتنە سەرخەت و جددیتر هاتنە سەرخەت کە بێن بەدەم کێشەکەەوە ئێستاش هەموو چاوەکان لەسەر هەمواری پرۆژە ئاسای بوجەن ئێمە یەکێک لە داواکاریەکانمان ئەوەیە کە دەسەڵاتدارانی هەرێم ڕێگری لەوە نەکەن کە ئەو داواکاریانە ئەگەر پلە بەرزکردنەوە دامەزرانی مامۆستایانی وانە بێش وەزائیدەن موچە لەسەر بەغداوە بێت ئەم سێ جێبەجێ کرا ئەتواندرێ بایکۆت بشکێنرێ هیچ کەسێک ناتوانێت من ناتوانێت سا لێرە لە جیاتی هیچ کەسێ بڕیار بم ئەو کاتە ئەنجومەنێکی سەرتاسەری مامۆسایان و فەرمبەرانی ناڕازیەیە بڕیار ئەدات مافی هیچ کەسێک نییە یەک داواکاری عادل لێرە مافی نییە تەنازل لە یەک داواکاری مامۆسایان بکە جگەل لەوەی کە بە کۆدەنگی بڕیارەیەن وەڵامی حکومەتی بێتەوە بە کۆدەنگی بڕیارەیەن و ناتوانین تەنازل لە یەک مافی مامۆسایان بکەین زۆر باشە مامۆستا نەژات بۆ ئەوانەی کە ئەیڵێ مەسەلەن بڕیاری دامەزرانی مامۆسایانی وانە بێش بۆچی 600 کەس بۆ کەسێک دامەزرێنی کە لە حەزبێک کەسێتە حەزبێکی تر بەڵام ناتوانرێ مامۆسای وانە بێش دامەزرن مەسەلەن هەروەها مەسلەی پارە ینی موچەل ڕاستەوخۆ لە بەغاوە بێتەوە ئێستا خۆ هەر ڕاستە خۆش دێت مەسەلەن لە بانقێکەوە حکوومەتی هەرێم وەریەگرێ و دابەشەکە با مامۆستا خۆی وەری بگرێت وەزائیدەن مەسەلەی پلە بەرزکردنەوەش ئەم سێ زۆر قورسن ئەگەر لەگەڵ وەزارەت و لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە بگەنە نەتیجەیەک ئەم هەفتەی قەراری لێ بدرێ و لانی کەم بکەونە دانووسانێک بێگومان بڕیارەکان قورس نییە ئەگەر بدرێت و هەوڵی جدی دراوە و ئێمە هەمیشە لەگەڵ مامۆستایاندا پشگیری داوەڕاوەکانیانمان کردووە من حەزەکەم لە ئەو جملەی مامۆستا دڵشاد و دەست پێ بکەم کەوتی فەقیر بە فەقیری عادەن ئێمە ئێستا بۆ خۆمان بە حکمیەوەی کە بڕبڕی پشتی خوێندنی ئەم ساڵمان ڕۆیش بەداخەوە لە ڕووی هیزریەوە کە خوێندکار لە مانگی 10 و 11 و 12 باشتر وانەکان هەزمەکە باشتر ئەتوانێت تەرکیز بکە باشتر ئەتوانێت سعی بکە بۆ خۆ ئامادەکردن بۆ وەرزی دووەم ئێمە بەداخەوە ئەو وەرزەمان کوشت کە هۆکارەکەی هەر حکومەت نییە بەتەنیا و هەر مامۆستایانیش نین بەتەنیا ئەو بارودۆخەنە هەموارێکە لە هەرێمی کوردستان هەیە ئێمە بەمە ئەگەر بەردەوام بین ساڵانە شەرعە دەدەین بە مەکتەبە ئەهلیەکان دیارە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی لە 101 ناوەندی ئەهلی کە هەیە 29555 قوتابی و خوێندکار ئێستا لە دەوامدان و هیچ کێشەیەکیان و داوامی خۆیانەکەن بۆیە ئەما گەر ساڵانە دووبارە بێتەوە چەند خوێندنگا داوامەکەن لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی ئێستا لە 219 ئامادەیی تەنیا 167 ئامادەی دەوامەکەن 45 قوتابخانەی بنەڕەتی داوام دەکەن کە بەداخەوە ئەمە لە کۆی 1408 ناوەندی خوێندن ئەمە وای کردووە کە سەرجەمکایەکانی سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیانیش بێکارێکی پێوە دیار ببێت لە ڕووی بازاڕەوە لە ڕووی ئابوووریەوە سایق پاس بێ ئیشە سایق تەکسی بێ ئیشە دوکانی کوتاڵ بێ ئیشە هەموو ئەو بەڵندرانی کە لە ناو ناوەندەکانی خوێندنە بەڵێ کاریگەری کردووە زۆریشی پێوە دیارە ئێستا ئەگەر هەردی خەت بە نرخی بنزین کە دابەزیەوە بەشێکی ئەوەیە کە جموجۆڵی قوتاوی خوێندکار نییە ئێمە لەکوێ 386422 خوێندکارمان دەوام بکەن لەکوێ بەداخەوە لە کۆی 219 ئامادەی تەنیا 167 ئامادەیان تەنها قۆناغی پۆلی 12یان داوام بکەن
و لەکوێ لەو ڕێژە گەورەیە کە بەردەوام پێویستی بە پێداویستیەکانی خوێندنە لە هۆیەکانی فێرکردن لە قرتاسیە لە هاتوچووی خوێندکار لە جلوبەرگ و لە پێداویستەکان ئەمانە هەمووی پەچی کەوتووە و لەگەڵ یا ئێمە زەرێکی ترمان کردووە کە ئەویش پرۆسەی نەوعەتی پەروەردەیە ئەم ساڵ ئەگەر وەرزی دووەمیش دەست بکرێتەوە بە دەوام ئێمە ناتوانین هەڵسەنگاندن بکەین بۆ مامۆستایان و بۆ ناوەندەکانی خوێندن کە ئەمە زەربەیەکی گەورە لە ڕووی کوالیتیەوە ئەدا لە خوێندن ڕاهێنانی مامۆستایان ناتوانین بە هەمان شێوە بکەین کە ئەویش لە هەفتەیەکدا ڕۆژێک لە ناوەندەکانی خوێندن کاری لەسەر دەکرا بۆیە ئێستا بارودۆخەکە زۆر ناهەموارە زۆر قورسە و کاتەکەش زۆر تێپەڕیوە ئێمە باشتر وایە بە هەمومان گروتینێکی تر بدەین بە ناوەندەکانی خوێندن ئەو دوو داواکاری مامۆستایان کە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەروەردە خۆشبەختانە بەدەمیەوە هاتووە کە بە یادداشتێکی ڕسمی پێیان دراوە ئەو دوو داواکاریە لە ئێستادا بۆ ئەم قۆناغە باشە بۆ ئەوی بتوانین هیچ نەبێ پرۆسەکە دەست پێ بکەینەوە لەگەڵ دەست پێکردنەوەی پرۆسەکەیە و ئێمە لە ناو پەروەردە و بەردەوام داوا لە دەسەڵاتدارانی سەر و خۆمان دەکەین کە وردە داواکارەکانی تریشان بکەونە سەر پێی خۆیان ئەویش لە دوای پەسەندکردنی یاسایی بودجە لە عێراقدا زۆر باشە خاتون مەسەلەن ئەوانەی وەکو ڕێکخراو بەجیتان کرد بێ چ مەترسێک بۆ لە داخستنی دەرگای خوێندنگا و قوتابخانەکان هەڵبەتە گیرفان بەتاڵی مامۆستا و مامۆستا شکۆیەکی گەورەی هەیە مامۆستا مەلا مەحموودیش باسی کرد ئەوە ڕوونە واقعەکە لە بەرچاوی هەمومانە بەڵام چی شاراوە هەیە کەوتێتە دەستی وەکو ڕێکخراوەکان بەهۆی داخستنی خوێندنگاکان بەتاکید مەترسێکی گەورە هەیە لە ڕووی ذهن و فکری خوێنکاران و قوتابیەکان کە خۆتان ئەزانن ئەمڕۆ زۆر جێگای ترکراوەتەوە کە ئەتوانن لەوێ تعویزی کۆمەڵە شتەکانی تر بکەن کە نەچنە خوێندن و بیریان لای خوێندنەکە نەبێ و بە بەردەوام لە ماڵەوە دانیشت بن بەتاکید ئەوە سۆشال میدیاکە ئێمە خۆمان ئەزانین چۆنەوە و هیچ ئەسانسۆرەی لەسەر نییە کە ئەوە گەورەترین مەترسێ بۆ سەر من هەر مناڵی بچووک نەک هەرزەکارەکانیشمان هەرزەکارەکانیشمان ئەبینن کە بە بەردەوام لەو شوێنانە دانیشتون کە نێرگەلە و کە کۆمەڵێ جێگای تەرفیهی تایە کە دووری خستۆتەوە لە خوێندنگا کە بەڕاستی کاتێک کە ئەو لە خوێندنگا بێ پرۆسەیەکی لە بەردەما ئەبێ ئەرک و واجباتی لەسرە و زیاتر زیینی ئەچێتە سەر خوێندنگەکە بەڵام ئێستا ئەبینین کە کۆمەڵێ گرفتی گەورەتر دروست بووە ئەو گرفتە ئەوەیە کە ئێستا کە ناچێتە خوێندن ئەو گرفتانەی بۆتری بۆ دروست بووە و ڕێکخراوەکان تەوان درچیان بەوە کردووە بۆیە ینی زۆر بە پەرۆشەوە بەرنامەیان دەرکردەوە بۆ پاڵپشتی مامۆستایان مامۆستایان ناڕازیوە بە بەردەوامیش زۆربەی چکە ڕێکخراو هەمە چەشنە هەموو جۆرێکی تایە و هەمووشی لە ناو خۆپێشاندانەکان هەبووە و ئامادەی بۆ پاڵپشتی کردووە بۆیە ینی ئەبینین کە مەترسێکی گەورەیە ئێمە خۆمان چەندین جار داوامان کردووە لە دەسەڵاتەکان کە بەڕاستی بە دەنگ داواکاری مامۆستایان و موچەخۆران بێن چونکە ئەگەر بەدەنگ ئەم دۆخی ئێستانەیەن بە تەئکید ئەم 1300 خوێنکارە و نەک ئەوەش ئەی نسبەی مامۆستا چەند زەرمە نەبێ بەڕێزە دوتت ئەوە تا خۆ هەمویان وەکو یەکن چ بەڕێوبەری پەروەردەیە و چ جێگرێک جیاوازی زۆرە مامۆستای وایە کرێ چیە هەردووکیان موچە خۆرن کرێ چین ئەمە گەورەترین زەرەر لە دواکەوتنی موچەیە ژیان هەر کەس بەڵام لەوانەیە ئەوەی بەڕێزت باسی دەکەی کە بلەو پۆستی هەبێ جیاوازە لەگەڵ مامۆستایەک کە موچە خۆرێکە یا هەردوو چا موچە خۆر بن و چاوەڕێ ئەو بکەن کە موچەکەیان بۆ بگاتە دەستی و ئەرچی کە لەسەریان وەکو دایک و باوکێک جێبەجێ بکەن جیاوازی زۆر ئەوەی کە پلە پۆستی هەبێت لەگەڵەوەی کە مامۆستایەکی سادە و ساکار بێت لە خوێندنگاکان و بەڕاستی ئێمە من ئەم دەسەڵاتە زۆر بە بێباگەزانم چونکە کاتێک 120 ڕۆژ زیاترە مامۆستا لەسەر جادەیە و داوای مافێکی ڕەوای خۆیەکە کە هەمومان ئەبێ ئەو مافەمان پارێزراوە بێ ئەسڵەن دەسەڵات ئەبێ خۆی بپارێزێ بۆمان نەک دەسەڵات خۆی پێشەڵکاری بکە بەرامبەر بە مامۆستایان بۆیە یعنی بێباچی دەسەڵات لەوە ئەبینم کە بە هیچ بە دەنگ ئەمە نەهاتووە بۆیە خوازیارم دەسەڵات چێتە ژێرباری دەسەڵاتی هەرێم چونکە ئەوە حەقی بەسەر دەسەڵاتی عێراقەوە نییە چکە بەڕاستی ئەمە لە دەسەڵاتی هەرێمە بودجەیەک لە ئیسلێمانی و هەڵەبجە ئەلان کرا هەموو پار 1 تریلیۆن و نازام 100 و چەند میلیۆن دینار بودجەی بەس هەرێم و بڵێن سلێمانی و هەڵەبجێ ئەیگە بینێ سەر شارەکانی کەی هەرێم من پێم سەیرە حکوومەتێکمان هەیە
زۆرتر ئیهتیمام بەچەند محافظەیەک و قەزا و هینە ئەی ئەوانەی تر ئەی محافظەکانی تر ئەی محافظەی سلێمانی و هەڵەبجە ئەی نابێ ئێمە کە ئێمە ببوورە کە ئێمە دەسەڵاتێکین کە ئێمە حکومەتێکین ئەبێ هەموو بە یەک چاو تەمەشاکەین نەک دانیشین ئەمانە فەرامۆشکەین و گرنگی بەلایەنجکە سپاسەکەم مامۆستا عەبدولواحید زۆر قسەمان لەسەر و بابەتە کرد من ئەمەوێ ئەوە لە جەنابەت بپرسم هیوایەکێ لەم هەفتەیەدا چەند خاڵێک لە داواکاری ڕەواکانی مامۆستایانی بەڕێز جێبەجێ بکرێت و دوایی بێکەوە دابنیشن ئەو لەو هەرێکە لە دۆڵێکان نەبێ مەسەلەن ئێوە ببنەوە سیتێکە پرۆسی خوێندن دەست پێ بکاتەوە سوپاس وڵا خۆی من دەبێت بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە قسەیەک بکەم خۆی بەڕاستی هیچ پرۆسەیەک بە تەحەدا یعنی بە تەحەدا بەڕێوە ناچێت ینی و بە خۆکڕکردن لە ئاست ئەو بارودۆخە ئەنجامی نابێت بەڕاستی ینی بەداخەوە ئەوە بەدی دەکەین ئێستاکە ینی جۆرێک لە تەحەداکردن بەدی دەکەین کە دەبواە ینی لە سەرەتای ئەو پێشهاتە ناخۆشەی کە ڕوبڕووی پرۆسی پەروەردە و مامۆستایان بۆوە دەبای حکوومەت دەرگای دایلۆگێکی نەرمی لەگەڵ مامۆستایان و لەگەڵ بەڕێوبەری گشتی پەروەردەکان و لەگەڵ ڕێکخراوەکان بکردابێ بۆ ئەوەی ئەو دۆخە چارەسەر بکرێت هەممان ئەزانین یعنی داواکاری هەیە هەممان ئەزانین کێشەش هەیە لەم وڵاتە و کێشەکان لەگەڵ حکوومەت و لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی مەرکەزیە و لەگەڵ حکوومەتی هەرێمە بەڵام هەموو ئەوانە کۆبکەوە بەلایەکیش دایلۆگەکی نەرم و جۆرێک لە تێگەیشتن و تەفاهم ئەمە بەڕاستی دەبووە هۆی ئەوەی کەوە کەشێک بێتە گۆڕێ کە هەموو لایەکان بەرامبەر بەو کەشە بەڕاستی نەرمی بنوێنن و جۆرێک لە ئاسوودەیش دروست بێ بۆ پرۆسی پەروەردە و دەست پێکردنەوەی پرۆسی پەر ینی من دڵنیام ئەگەر بەو شێوە بە بەڵام بەداخەوە ئەمە نەکرا و من ناوی لێ دەنێم تەحەدا ینی تەحەداکردن ئەوەش بەڕاستی هەفتەیە ئەنجومەنی وەزیران لەسەر داواکاریەکان کۆ بێتەوە بەڵێ خۆی دەبواە ئەوە زووتر ئەو ئیشە بکرابایە نەک زووتر ئەو ئیشە بکرابایە نەک ئەو بڵین ئەوەندە دواکەوت کە 100 ڕۆژ زیاترە داوام ڕاوەستاوە ئێمە وەرزێک دەڕواتن اینجا دێنە سەرباسی بەشێک لە داواکاریەکە بەڵام بەلای من ئەوەش زۆر باشە و دەکرێت یعنی بەشێک بێت لە چارەسەرەکان و بۆ ئەوی کەوا مامۆستایان بەڕاستی هەست بکەن ئەوە حکوومەتە وەڵامی بەشێک لە داخوازەکەن بەڵام ئەوە وەکگوتم دەبێت بەشێک بێ و من پێم وایە دەشکرێت ئەو بابەتە چونکە بەڕاستی دۆخەکە زۆر لە مەترسی یەکجارێکی نزیک بووتەوە و ئەم مەترسیەش بەدڵنیاییەوە ینی بەرۆکی هەموو لایەک دەگرێت بەرۆکی حکوومەت بە دەرەجەی ڕئیسی دەگرێت اینجا بەرۆکی دایکان و باوکان و بەرۆکی قوتابیان و خوێندکاران و بە نەتیجە بەرۆکی مامۆستایانیش دەگرێتەوە چونکە مامۆستاش بمانەوێ نەمانەوێ ینی جوزئەکی بڵێم بەشێکی فاعلن بەشێکی کاریگەرن لەم کۆمەلگایە و بەشی خۆیان بەرکەوت و بەرپرسیارەتیان هەردەبێتن بەڕاستی بۆیە ینی دەبواە بەڕاستی ئەو حاڵەتە زووتر بکرابەیە بەڵام وەکو گوتم نەشتوە بچی ئێستا دەکرێت ئەو هەنگاوانە ئەو بڕیارانە بدرێت بەڵام بڕیاری فەرمی بن بەڕاستی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بدرێت و لە هەمان کاتیشدا قسەت لەسەرەوە بکرێت کە ئەمە دوا هەنگاو نابێ بۆ وەڵامدانەوەی داخوازی مامۆستایان هەوڵەکان سڕ دەکەنەوە لەگەڵ حکوومەتی مەرکەزیە بگەنە ئەنجام بۆ ئەوەی کەوا دۆخەکە چارەسەر بکرێت بە یەک جارێکی من لەگەڵ ئەوەش دانیم بەڕاستی بەعزێ جاران قسە دەکرێت لەسەر ئەوەی بە ئەم ساڵ بڕوات بۆ ئەوی ساڵش کە خوێندن بەڕاستی ئەگەر چارەسەرەکان چارەسەری بنەڕەتی نەبن ڕنگ بێ ئەم دۆخە درێژ بچێشێت چونکە ئەو حاڵەتی ئێستا هەیە حاڵەتێکی بەڕاستی نۆرمەڵ نییە حاڵەتێکە کۆمەڵک هەڵکشان و داکشانی تێدایە بۆیە بەڕاستی ینی دەبێ قسەکە لەسەر ئەوە بێ هەوڵی ئەوە بدرێت کە جۆرێک لە تێگەیشتن جۆرێک لە تەفاهمە بێ و جۆرێک لە دایالۆگێکی نەرمی بەردەوام هەبێ ینی من پێم وابی زۆر ئاسایی بوو وەزیر جەنابی ئاسایی بوو جەنابی وەزیر لە بیدایەتەوە چەندین کۆبنەوەی فراوانی بکردابایە بۆ ئەویکەوە جۆرێک لە تێگەیشتن و تەفاهم دروست بایەوە نەگەیشتا بێ ئەو دۆخەی و چاوەڕانی بڕیارێک یان دوو بڕیار بکرێتن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوەش باشە دەستپێکێکی باشە بۆ ئەوی مامۆستایان دڵیان ئاوی بخاتەوە پرۆسەکە دەست پێ بکاتەوە وەکو کورد وتەنی ینی زەرە لە نیوەش بگەڕێتەوە هەر بە قازانج حیسابە و هەر چەندە ئەو ساڵی خوێندن دەکات ساڵێکی بەڕێکراو
بەڵام بەڕاستی ئەمە کێشەکە لە نیوەی بگەڕێتەوە زۆر باشترە بۆ تۆ مامۆستا زۆر باش زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولواحید. مامۆستا دڵشاد ئەنی ئەگەر هیوایەک هەبێ هاندانێک هەبێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەڵبەتە ئێستا بۆ هەموو کەس لە میدیاکارێکەوە بۆ موچەخۆرێک مەعداوی دڵسۆزخان باس کردەوە و تەبەقاتی ژیان و ڕەنگەیەکێک ژیان لێچێک باشتر بێ بەڵام ئەو بێموچی هەمووی گرتوتەوە. ئەکرێت مەسەلەن نەرمینوانێک بنوێنێ بۆی وەکو مامۆستا عەبدولواحید ئەڵێ زەرەرەکە لە نیوە بگەڕێتەوە. خۆی لە ڕاستیدا ئەگەر ڕازگۆ بم لەگەڵت باوەڕ ناکەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هیچ ئەمەلێکیان و باوەڕێکیان بە حکوومەتی هەرێمی کوردستان مابێ. یعنی باوەڕیان بە بابەتە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەماوەمە چ جای بابەتی زارەکی کە ئەستان ئێمە نازانین کەوتراوە کۆبوونەوە کراوە لەگەڵ مامۆستایان و فەرمانبەرانە ئەم دیعایەکیان خستە شوێنێمەوە کە لە کاتێکا ئێمە لەگەڵ هیچ لایەنێکی حکومی هەرێمی کوردستان ناداننیشتوین لەبەرەوەی ئێمە پێمان وا بووە لە ساڵی 2014 تا ئێستا 78 جار خۆپشاندانمان کردووە 78 جار هاتوینتە سەر شەقامەکان و بە 78 بەیاننامەیە حکوومەتی هەرێمی کوردستانمان لەو بابەتە تێگەیاندەوە بۆیە هیچ کۆبوونەوەیەکمان لەگەڵ لایەنی پەیوەندیدار نەکردووەکو شەقام من ڕای شەقامە کە کۆبوونەوەیان لەگەڵ نەکراوە کە ئەم دیعایانیان بە ناوی شەقامەوە ئەگەر کرابێتیش ئێمە ئاگامان لینێ وەکو شەقام بەڵام باوەڕمان بە هیچ شتێکی فەرمی حکوومەت نییە نەک بابەتی زارەکی ئەوەی کە ئێستا شەقام باوەڕی پێیەتی لایەنی عراقیەوە بەڕێز محەممەد شیا سۆدانیە کە بەڵێنەکانمان جێبەجێ بکەوە ئەم جارش کە ئێمە لەگەڵ بەڕێزی دانیشتین کۆمەڵێک بڕیاری زۆر باش و بەڵێنی زۆر باشیە کە خۆی لامارکردنەوەی یاسای بودجە و لە پێدانی دانانی بانکانی ڕەشید ڕافیدین لە شارەکانی هەرێمی کوردستان و باشمادەم ئەو بەڵێنانە هەن ناکرێ مەسەلەن نەرمینوانێکە بێ بۆ لە نوۆی یەک پرۆژه یاسایی بودجە چێتە پەرلەمانی عراق ئەگەر لەو کاتا تیمێکمان چاودێریە و بابەتە کا بە دڵنیاییەوە دوا بە دوای نیەت پاکی بەڕێزیان بۆ بە جێبەجێکردنی داواکاریەکان ئەوە بە دڵنیاییەوە قرارێکی تر ئەدرێ لە هۆڵێکدا ئەنیشین کۆمەڵێک لایەنی پەیوەندیدار بەڵام نەک لەگەڵ ئەو پەڕی ڕێز و حرمەتم کۆمەڵێک ڕێکخراوین هەن کە ئێمە پێمان وایە کۆڵەکەی ئەجگار خۆڕاگرن بۆ حکوومەت کە بەشێکی ئەجگار گەورن ئەو ڕێکخراوانە لەو زوڵم و زۆر وستەمەی کە دەیان ساڵە لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەگشتی مامۆستایان بە تایبەتی درێ بەڵام ئەوەی کە گرنگ بێ ئێمە چاومان لە بەڵێنەکانی بەڕێز محەممەد شیا سۆدانی. مامۆستا محەممەد زۆر بە کورتی پێم بڵێ هیوایەک هەیە ئێوە لە ئەنجومەنی وەزارەتن کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران بڕیار بدات بەڵام بڕیاری فعلی بڕیاری شکڵینە بۆ ئەوەی کە ئێوە بتوانن مەسەلەن بتوانن داوا لە مامۆستا بکەم چێتەوە پۆلەکانی خوێندن. ئێمەکو پێم تێگە بڕیارەکان فەرمانێکی ڕەسمی بە فەرمانێکی وەزاری بۆمان بێتەوە ئەو کاتە لای ئێمە جێی باوەڕ و باوەڕی پێ دەکەین ئەو کات دڵنیان مامۆستاکانی لە دڵسۆزی خۆیان و لە پەرۆشی خۆیان بۆ پرۆسەکە چکەوان لە هەموو کەس بەتەنگتر مامۆستایان بۆ دەستپێکردنەوەی بۆیە ئەوەی کە هەیە ئومێدبەخشە بەڵێنەکان بەڵێنی ئەرێنین و بە نووسرا وەڵام دەدرێنەوە لە سەرەتای ئەم هەفتەیەدا ئینشاءالله. سپاس دەکەم مامۆستا دڵشاد دوا سەرنجی خۆتم پێ بڵێ من کاتی بەرنامەکەم تەواو بووە ینی بەڕاستی چۆن ئەو هەموو ئەوانەی کە لە دیتێڵی و بەرنامەی باسمان کرد بڕیاری فعلی بدرێ نەک مەسەلەن مامۆستا بڕۆ وشیارە وەکو مامۆستا مەلا مەحمەد گوتی مامۆستای ئەوانە بۆ کێسە لە دەسەڵاتن تۆ مەسەلەن بڵێ ئەوە وعدماندا ئەوە بکەین بەڵام بۆ ناکرێ وەکو مامۆستا محەممەد گوتی بڕیاری فعلی بێنێتە خوارێ. حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە ئیرادەی هەبێ بابەتەکە ئاسانە چارەسەرکردنی قورس نییە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزارە دەکات یاخود نوێنەرێک دیاریەکان ئەم ستافە و دوو بەڕێزی کە میوانی بوون لە هەولێر و لە ڕانیەوە بانگێش دەکات یان چوار کەسی تر بانگێش دەکات لە کۆبوونەوەیەکی چارەکیە بەشە لە دەخواست و داواکان ئەمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لیسە ئەمە نەمتوانایە بۆتانەکەم ئەمەی تری لە وەڵام ساڵیایندایان لەگەڵ بەقا بۆ چارەسەرەکەم کەواتە ئیرادە هەبێ ئاسانە بەڵام ئەو ئیرادەیە بێ حکوومەتی هەرێمی کوردستان گەشتێتە ئەو قەناعەتی کە بارودۆخەکە چارەسەر بکات. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا دڵشاد مەزی سەرۆکی لە سلێمانی شتی مامۆستایان سپاس بۆ بەڕێز مامۆستا دڵشاد میرانی وێنەری مامۆستایانی ناڕازی ڕازی زۆر سپاس بۆ مامۆستا بۆ بەڕێز دڵسۆز شەفیق سەرۆکی ڕێکخراوی دابین سپاس بۆ بەڕێز مامۆستا نەشاد عەبدوڵای ئەردەدەری بەڕێوەبەراتی گشتیپەروەردەی سلێمانی سپاس بۆ بەڕێز مامۆستا عادل حەسەن نوێنەری مامۆستایانی ناڕازی هەروە سپاس بۆ مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکی شتی مامۆستایانی کوردستان سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد کەریم بەڕێوەبەری گشتیپەروەردەی سلێمە ڕاپەڕین بەو هیواین کە
لەناو هەموو ناهامەتی و جەنجاڵی و ئاڵۆزی و بێباکیانی کە هەبووە لە ماوەی ڕابردوو تا ئەم ساتانە دڵی مامۆستایان نەڕەنجێنجێ و چیتریش پۆلەکان چۆڵ نەبن چونکە هیچ کەسێک خواستی ئەوەی نییە مامۆستا لە بەرامبەر ئەو موچە نەمرنەژیە بڕاتەوە پۆلەکانی خوێندن بەڵام هەمومان چاومان لەوەیە دڵی مامۆستا ڕازی بکرێت لەک دڵی ڕازی بکرێت مافی خۆی پێ بدرێ بۆی ئەوانیش وەکو جاران نەوەیەک پەروەردەکەن کە بتوانێت کە ئێستا خوێندکاری دەستی ئەو مامۆستا بەڕێزانە کە لە ماوەی ڕابردووە بەناو هەموو نەهامەتیەکانی شاتووە کە چێتە وڵاتێکی ئەوروپی یا وڵاتی ئەمریکا ئەم بەریتانیا حتا لە کەنەدا و ئوسترالیا لە هەرە سەرکەوتوەکانن لە ئەندازیارە سەرکەوتوەکانن لە پزیشکە باشەکانن لە تەنانەت لە میکانیکە باشەکانن بۆیە نابێت ئەو هەوڵ و جۆدەی مامۆستایان بەکەم بگیرێ و ناژبێت مافەکانیان پێ نەدرێت کۆمەڵی خوێنکاریش چێتە سەرجادە و یان زۆرێک لە زۆرەکان لە خوێندندا بوو ئێمە لەگەڵ بەسپاسێکی زۆرەوە لەگەڵ ئەم بەڕێزانە بەرنامەی ڕەهنمان پێشکەشکردن لەگەڵ هاوکارە ئازیزەکانم ئێمە هەمولایەکتان بەخوای گەورە ئەسپێری خواتان